بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. ڕاستپار درێژە بە پۆدکاستە زانستی و پەروەردەیەکانی دەدات. ئەم جارەش بە ناونیژانێکی گرنگ دێتەوە خزمەتتان کە یەکەم جارە لە ڕێگەی تۆڕەکانی سۆشیال میدیاوە بڵاو دەکرێتەوە بە زمانی شیرینی کوردی، ئەویش بریتیە لە گرنگی کتێب و چاپەکانی و لێکۆڵینەوەکانی لە پێشین و پاشیندا کە ئەمە پۆدکاستی ژمارە دووە. پشتیوان بەخوای گەورە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عومەر محەممەد زۆر بە خێراتنی دەکەین. ئاوەدان کردەوە یەخۆ بە خێر بین. ناونیشانی پۆدکاستەکەمان خۆی لە سێ تەوەرە دەبینێتەوە. تەوەرەی یەکەم کتێب چییە، بۆچی گرینگە، تەوەرەی دووەم چاپەکانی کتێب، تەوەرەی سێم تەحقیق و لێکۆڵینەوەی دەقی کتێبەکان. سەرەتا دەینە سەر تەوەرەی یەکەم کە بریتیە لە کتێب چییە، بۆچی خوێندنەوەی گرینگە. مامۆستا عومەر فەرموو. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبيه الأمين أما بعد. فوەکو زانرایە لەکەن زەنابتان کە داواکاری لە زانست و شوێنکەوتن و بەدەستینانی یەکە لەو هەدەفانەی کە لە قورئاندا ئیشارەتی پێکرایە. هەروەک خوای پەروەردگار سوبحانه وتعالى کە دەفەرمێتن اقرأ باسم ربك الذي خلق. بەهەمان شێوە خوای پەروەردگار سوبحانه وتعالى ئرشادی پێغەمبەری نەکردیە عەلەیهی السەڵاتو وەسەلام کە داواکاری لە زیادبوون لە هیچ شتێکی بکاتن وەکو علمی. وەقول ربی زدنی علما. و بێگومانیش ڕێگاکانی بەدەستهێنانی زانست و معریفەت زۆرن و یەک لەو ڕێگایانەی کە زانایان لە پێشین و پاشین گرتیتیانە بەر لەو بەدەستهێنانی زانستی بریتە لە کتێب و خوێندنەوەی کتێبی. ئەوە یەک لە ڕێگای ئەساسیەکانە لە بەدەستهێنانی زانستی. هەر کەسێکیش زانستی بوێتن ئیلا دەی بۆ ڕێدا بچی، یعنی ڕێگای خوێندنەوەی ڕێگایەکە ئەو کەسەی کە شوێنکەوتووی زانست بیتن، پێویستی بە زانست بیتن، داواکار و داخواز و فێرخواز بیتن، ئیلا پێویستی بە کتێب دەبیتن. لەبەر هەندێش پێمان باش بوو یعنی پۆدکاستەکە لەسەر چاپەکان و تەحقیق و ئەو بابەتانە بیت. پێم خۆشە یعنی ڕاستەوخۆ بچینە ناو بابەتی سەرەکی تەوەرەی یەکەممان. بۆ نمونە مەسەڵەن خوێنەر لە ئێستادا کاتە کتێبەشی دەخینتەوە، ئایا پێویستە هەموو کتێبەکی بێک شێوازێ بخینتەوە یاخود مەسەڵەن هەر کتێبە و منهەجێکی دیاریکراوی هەیە لۆ خوێندنەوەی؟ ناکید پێویست نییە هەموو کتێبەکی بێک شێواز بخینتەوە، بەڵکو پێویست نییە هەموو کتێبەکی بخینتەوە. ئەو کەسێک کە خوێنەرە ئەو بوارەی کە حەزی پێیتی، ئەو بوارەی کە پێویستی پێیتی، ئەو بوارەی کە هەست دەکا بەخۆی دەتوانی زیاتر خۆی لێبەرەوە پێش بە، تەمان کتێبی ئەو بوارانە دەخینتەوە. وار بوارێک بین، بواری علومی شەرعی بی، غەیری علومی شەرعی بیتن، یعنی لەو بوارانە زیاتر خینتەوە. حتا لەناو یعنی علومی شەرعیش بوارەکان زیادیان، یعنی بواری مەسەلەن علمی تەفسیری جیاوازە لەگەر علمی حەدیسی، بە هەمان شێوە فقه، بە هەمان شێوە لوغەی عەرەبی. حتا لەناو لوغەی عەرەبیش بوارەکان تەفسیلی زیاتری تێدایە، مەسەلەن ئەوەی کە مەسەلەن اختصاص و ئەوەی لە بەلاغە و لە مەسەلەن شعریە جیاوازە لەوەی کە مەسەلەن خەریکی نەحو و سەرف و هەندێک بابەتی دیکەی لوغەوی. بە هەمان شێوە لە علومی حەدیسیش ینی ئەتوو تەخەسوست هەیە و دەقیقی تەخەسوسیشت هەیە. یعنی ئەو بوارێک کە ئینسان پێویستی زیاتر پێ لەو بوارێ زیاتر بخینتەوە. و تەمان کتێبەکانیش جیاوازن. هەندێک کتێبمان هەیە ئێمە کتێبی منهەجینە، مەسەلەن کتێبەکە مەتنە، پێویستە زۆر بەوردی بخیندرێتەوە، پێویستە لەبەر بکرێتن، پێویستە دووبارە بکرێتەوە. بەڵام هەندێک کتێبی کە شێ مەوسوعەیە، ینی وەکو مطالعە دەچیتەوە سەری. بەڵێ دەچیتەوە سەری. مەسەلەن لە کتێب مەسەلەن قاموسەکە، مەسەلەن لۆ نمونە کتێبی مەسەلەن لیسان العەرەب یا مەسەلەن مختار الصحاح، یان هەندێک خەڵک دەڵێن مختار الصحاح، هەردووچی ڕاستە، بەڵام الصحاح ئەفسەحترە لە
لغەی عەرەبی و مؤلفەکەش بەو ناوەی داینایە. ئەو کتێبانەی کە بەو شێوازە مەسەلەن قاموسەکە شتەکە لە کتێبخانەی پێویستە خوێنەر هەیبیت هەر کاتێک کە پێویستی پێی بوو دەگەڕێتەوە سەری. بە هەمان شێوە حتا لە کتوبی تەفاسیریش مەسەلەن تەفسیرمان هەیە کە مەسەلەن فراوانە عادەتەن کتوبی تەفاسیری مطالعە دەکرێت بەڵام شەرت نییە هەمووی بە یەکجاری مطالعە بکرێت هەمووی بە یەک تەسەلسولی مطالعە بکرێت. ئەو ئاەتێک کە پێویست بە خوێندنەوەی تەفسیرەکەیتی دەگەڕێەوە سەری با ینی پشت بەستن بە فەهرەستەکەی بە پێرستی کتێبەکەی بە ئاسانی دەگەیەوە ئەو شوێنێ بەوەستە هەر کتێبە و ینی بەنوعچیە بەڵێ بەگشتی مەسەلەن کتێبەکان دەبینین مەسەلەن لە ئێستادا گونجاوە خوێندنەوەی بە هەموو تەمەنێک یعنی کتێبەکان بەگشتی یان هەر کتێبە و بۆ تەمەنێک زیاتر گونجاوە و بۆ تەمەنێک زیاتر سوودی لێ دەبینێتن. ئەکێ تاوان زانایانی پێشینمان ڕەحمەتی خوایان لێبیتن کتێبەکانیان بە تەدەڕوز دانێ مەسەلەن ئەو کەسێک کە لە فەقیهاتی دەست پێ دەکاتن هەمومان دەزانین کە چەند پلەیە مەسەلەن لە پلەی سەرەتایی دەست پێ دەکات بە بەرزتر دەبتەوە هەتا دەبتە مستعید هەتا دەبتە مەلا کە ئیجازەی علمی وەرگرت هێشتا هەرواز لە مطالعەی ناینیتن. بەڵام ئەکید ئەو کتێبەی کە کەسێک کە گەیشتە ئاستیەوەی کە مەسەلەن ئیجازەی علمی بەدەست بینیتن ئەکید توانای جیاوازترە لەوەی کە تازە سەرەتایە. فحتا ینی لەو بوارەش ینی زانایانی قەدیم ئەو لایەنەیان ئیرشادی تەڵەبەی کردیە کە مەسەلەن بە چ دەست پێ بکات بە چ دەست پێ نەکات. ینی ئێستا ناکرێتن کەسێک کە تازە مەسەلەن حەزی لە بواری علومی شەرعیە مەسەلەن لەو نمونە کتابی موافقاتی ئیمامی شاتبی بدێ دەستی برێ بڕۆ کتابەچ بکەنەوە. ئەکید کتێبەکی زۆر چاکە کتێبەکی زۆر بە سوودە بەڵام بخینتەوە سوودی لێ نابینیتن چونکە مستەوایەکەی بەرزە اصطلاحاتی مەسەلەن ئوسولی فقهی زۆر تێدایە فئیسفادەی لێ ناکات. ئەگەر بێت و مەسەلەن کتێبی وەرەقاتی ئیمامی جوێنی بدێ ڕەنگە زۆر ئیسفادەی لەوەی زیاتر بیتن لەو کتێبەی کە گەورەترە و فراوانترە و ئاڵۆزترە. هەموو کتێبەک لەوم خوێنەرێکی نابی هەموو خوێنەرێکی لەوم کتێبەکی نابی. جوان دەستەکانت ڕۆژمە مستەعمەد لە پرسیارێکی تردا یعنی ئێستا باشترین نمونەی کەسانی خوێنەر چییە؟ یعنی لە چیدا خۆیان دەبینەوە وەزانیان چۆن باسییان کردووە؟ طبعا خوێندنەوەی کتابی شتێک نییە کە ینی هیوایەتێک بیتن کاتی دەستت بە تاڵەبی خوێنیوە. خوێندنەوەی کتابی سەرما و گەرمای نازانی ئیشت هەبی ئیشت نەبی مەشغوڵ نەبی نازانی ینی شتەکە شتێکی ئەساسیە و خۆراک ینی خواردن خۆراکی جەستەیە بە هەمان شێوەش ینی علم و خوێندنەوە خۆراکی ڕۆحیە. فەوەی کە ینی بەڕاستی خوێنەر بیتن ناتوانیتن هیچ ڕۆژێکی بەسەر تێپەڕ بیتن ئیلا دەبی ینی مزایدە و لە هەوڵی زیادکردنی علمی بیتن. باشترین خوێنەر ئەو خوێنەرێک کە دانابڕێتن بەڕای من و شێوازەکانی تاوان خوێندنەوەش دەگۆڕدرێت لە هەر زانستێک لە زانستەشکە لە هەر توانایەک لە توانایشکە لە هەر ئاستێک لە ئاستەشتکە بەڵام بەگشتی ینی ئەو خوێندنەوەی کە مەسەلەن بە تەرکیزە ئەو خوێندنەوەی کە مەسەلەن فائیدەکانی لەسەر بەرجی کتێبەکەی تۆمار دەکات یانە دەفتەرێکی لە بنەخۆی تۆمار دەکات چەند جارێک دەگەڕێتەوە سەری مەسەلەن سوودەکانی بەڵێ ئەوە ئەکید ئیسفادەی زیاترە لەوەی کابرا مەسەلەن کتابەکە چەند لاپەڕەش لێ دەخین تۆ دوای واز لێ دەینی دەگەڕێتە سەر کتابەکە تەمانەوەی ئیسفادەی نابێت. بۆ نمونە مەسەلەن یەکەشکە دێت ئەو کتابەتی دەخینتەوە ئەو فائیدەی دەبینی ئەویش زیاتر دێت ئیسفادەی لێ دەکاتەوە ئەو تعلیقانەتی دەبینیتن ئیسفادەی زیاتر لێ دەکات. بێگومان ینی حتا لە کتوبی زانایانی قەدیمان ئەو دەستنووسانەی کەمایە دەبینی حاشیەی لەسەر مەسەلەن کتێبەکی گەورەیە حاشیەی فلانە زانای لەسەر ئەتوو کە دەچی ئەو کتێبەی دەخینیەوە بە هەمان شێوە حاشیەکەشی دەخینیەوە. حاشیەکە ینی پێت دەڵێتن لەو کتێبەی چیە چ شوێنێک زۆر گرینگە چ شوێنێک مەسەلەن هەڵوێستەشی لەسەر هەیە و ینی بۆ شێوازە. خوێندنەوە پەیامە ئەرێنی و نەرێنیەکانی چنە؟ طبعا خوێندنەوە بەگشتی پەیامەکی ئەرێنیە پەیامەکی سوودبەخشە لەو خەڵکی یاخود بڵێ لەو تاچیش طبعا بەڵام پەیامە باش و خراپەکانی وەبی پەیامە خراپەکانی ئەوەیە کەسێک ئەگەر هەر ینی بە قوڵی مەسەلەن کتێبی بخینت و مەسەلەن دابڕێ لە واقعی ئەوەیەک لە ئیشکالیەتەکانی خوێندنەوەیە. طبعا بە خوێندنەوەش هیچ کەسێک ئەمە گوتمان خوێندنەوە یەک لە ڕێگاکانی وەدەستێنانی زانستیە بەڵام تەنها بە خوێندنەوەی هیچ کەسێکیش نابتەعالە
کەسێک نابتەزانە هەندێک جار خوێندنەوە کەسێک کە زۆر مطالعی هەیە زۆر شتی دەخینتەوە یعنی تووشی لە خۆبایی بوون دەبیتن ئەوە ئاز دەکەم یەک لەلایەنە ینی نەرێنیەکانیتی کابرا خۆی پێ ینی گەورەتر دەبی لەو ئاستەی کە هەیتی واناکە ینی ئەو خوێندنەوەی ینی لایەنێکی خراپی لۆ دروست دەکەوە دەکاتن لە باتی ئەوەی بچێتن علمی لەکن خەڵکانشتکە وەربگری کە لە خۆی ئاستیان بەرزترە و دەکا احتیقاریان کە ئەوەی دەکا بەکەمیان بزانیتن فەوەیەک لە ینی هەز دەکەم یەک لەلایەنە نەرێنیەکانی خوێندنەوەیە بەبێ ڕێگایەکی ڕاست طبعا دەگەڕێتەوە سەر کەسەکەش دەگەڕێتەوە سەر خودی تاکەکەی لەو بواری والله بارك الله فيكم خوێندن یان خوێندنەوە طبعا شتێکی جوانە پرسیارەکەت خوێندن یان خوێندنەوە طبعا خوێندن کتێبمان هەیە پێویستە مەدە الحیات لەگەڵبی ینی هەندێک شتێ لە کورداوی دەڵێن کەون نابی هەندێک کتێبیشەیە کەون نابی مەسەلەن هەندێک کتوبی تەفاسیرمان هەیە هەرچەند بیگەڕێەوە سەر ئیلاشتی نوێتری لێ فێر دەبی لەبەرەوەی متعلقە بە قورئانی پیرۆز بە هەمان شێوە هەندێک کتوبی مەسەلەن شروحاتی حەدیثمان هەیە وەکی فتح الباری وەکی کتابی تەمهیدی ابن عبد البری وەکی مەسەلەن هەندێک کتێب کە ئەساسیە لە مەکتەبەی طالب علمی ئەو کتێبانە کەون نابی ئەو کتێبانە دەبی بخوێندرێن نەک بخوێندرێنەوە ئەو کتێبانە دەبی دایمەن مراجعە بکرێنەوە بەڵام هەندێک کتێبیشەیە کتێبی مطالعەیە مەسەلەن کتێبەکە لەسەر ژیاننامەی کەسە چییە کتێبەکە لەسەر مەوزوعێکی تایبەتەوە یەک جارێک مطالعە دەکرێت ڕەنگە هەندێک کتێب هەبی پێویست نەکە هەمووشی مطالعە بکەی ڕەنگە کتێب هەبی ئەنێت پێویستت بە چەند مەبحەثێکی بی چەند بەشێکی بی لە خوێندنەوەی پێویستت بە هەمووی نەبیتن بەڵێ مامۆستا عومەر ئایا خوێندنەوەی کتێب لە ئێستادا بۆتە خوێندنەوەکی ڕواڵەتی یاخود جۆرێکی ترە بەخوای ینی پرسیارەکەت برێم کووە ینی گونجاوە لەبەرەوەی هەز دەکەین کە ئەو خوێندنەوەی کە ئێستا هەیە خوێندنەوەکی ڕووکەشیە ینی کەسانێکی زۆرمان هەیە کە خوێنەرن بەڵام کەسانێکی کەممان هەیە کە ینی ئیسفادە لە خوێندنەوەی بکەن ینی ئیسفادەکەی کەم بووە لەبەر چییە لەبەر چەند هۆکارش یەک لە هۆکارانە بەڕای من ئەوەیە کە نەوعەتی خوێندنەوەکەیان غەڵەتە ینی خوێندنەوە بەس بە کەمیەت نییە بەس بە چەندیەت نییە بە جۆرەکەیە ینی بە چۆنیەتیە فدەبینی کابرا مەسەلەن بە دەیەها کتێب بخینتەوە مەسەلەن سەر ساڵدا دێتن ساڵی مەسەلەن 2010 دە کتێب 15 کتێب بخینتەوە کە تەماشای کتابەکان دەکەی دەبینی ینی کتابەکان ئیوەی نییە بخیندرێنەوە کتێبی مەسەلەن پڕوپوچە کتێبی مەسەلەن هەندێک پشتی بێمانایە هەندێک کتێب هەیە مەسەلەن کتێبی تیجاریە تەنها لۆ ینی سەرفکردنی حبر و وەرەق مارکێتینگە زیاتر بەڕاستی و دائیمەنیش ئەوانە حوزوریان هەیە لە مەسەلەن پێشانگایەکانی کتێبی ئەم بەخۆم دایان بینم زۆر جار مەسەلەن حتا طبعاتی جوانیش دەکرێن ڕێکوپێک دەکرێن ینی وە دەکا سەرنج ڕادەکێشی بەڵام لە ناودا بەتاڵە ینی حەزم لێ نییە ناوی هیچ دەستگایەکی بینم بەڵام هەیە چەند دەستگایەکێ بۆ جۆرەی مەسەلەن ئیش دەکات و زایدەن هەندێک خوێندنەوەشمان هەیە کە خراپە کە بەڕاستی هەندێک کتێبمان هەیە مەسەلەن ئەفکاری ئیلحادی تێدایە ئەفکاری شوبهاتی باتڵی تێدایە ئەکیدەوە کابرەکە دەخینتەوە مەسەلەن حتا ئەگەر لە ڕێی چیرۆکەشی بی حتا ئەگەر لە ڕێی ڕۆمانەشی بی بەڵام ئەو کەسەی کە نووسیتی بە فکرە نووسیتی فکرەکەت دەگەینتە ینی تو کە ئامانجە چیە تو هەستی پێ ناکەی بە دایرێکتی لۆت نایە بە مباشر لۆت نایە بەڕاستەوخۆ بە غێر مباشر دێتن بە ناڕاستەوخۆ ئەتو کە کتێبەکەت تاواکەی بە ناڕاستەوخۆ فکرێت لۆ دروست دەبی ئەزە فکرێ یاخیبوون بی لەسەر مەسەلەن ئەحکامی خوای پەروەردگار لەسەر هەبوونی خوای پەروەردگار لەسەر مەسەلەی قەزا و قەدەری ئەو بابەتانەی کە ینی عادەتەن مەوجودە لە ڕۆمانەکان لە چیرۆکەکان خاستن ئەوانەی کە ینی لە ڕۆژئاوایە و لەماندێ شکالیاتی زۆر گەورەی تێدا هەیە بەڵێ لێرەدا پرسیارێکترمان لە دروست بوو مەسەلەن خوێندنەوە لە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژئاوا چ جیاوازیەکی هەیە طبعا با پێت برێم ڕۆژئاوا لەمە خوێنەرترن ئەوە شتەکە زۆر مەسەلەن کەسانی
سیکۆلاریزم یان لیبرالیەت ئەوە بەلاچاوی مەداددەنەوە کە خۆرئاوە لەمە خوێنەرترن، یعنی تا چەند ئەوە گومانەکەیان یان ظەنەکەیان جێی خۆی دەگریتن. قسەکەی ڕاستە، لەبەرەوەی ئێستا تو بچێ هەر وڵاتێک لە وڵاتانی وەسەر ڕۆژئاوای بچێ مەسەلەن ینی شانشینی بەریتانیا لەوێن دەردەبینی مەسەلەن چێ هەر شارەکی مەکتەبە گشتەکانیان کرایەتەوە، ینی ڕەخسێنرایە، مێز هەیە، کتێبخانە هەیە، کتێب هەیە، توانای بەدەستهێنانی کتێبت هەیە، وەکو ئیستیعارە، وەکو خوێندنەوە، شوێنی تایبەت هەیە. تاوان لە وڵاتی خۆمان، لە وڵاتانی خۆمان، ینی وڵاتانی موسڵمانان بە شێوازێکی گشتی، ینی هەتا حەدێکی زۆر کەم ئیحتیمامی پێ دەدرێت. هەڤاوە یەک لە هۆکارەکانە کە ئەوان تەشجیع دەکەن لەسەر خوێندنەوەی، وەکو تاچیش تاکەکانیان زیاتر لەمە دەخوێنەوە، بەڵام شتی پرۆپۆز دەخوێنەوە. ینی کەسانێکی ڕەنگە ڕۆژانە دەوری 10 ساعات 14 ساعات 5 ساعات بخوێنەوە، بەڵام خوێندنەوەکەی لە چێ؟ لە شتی پرۆپۆزە، لە شتی بابەتی سێکسیە، لە بابەتی مەسەلەن چیرۆک و ڕۆمانی بێبنەمایە، لەسەر هەندێک ینی فکری تافهە بەڕاستی، ینی فکری پرۆپۆزی پێ دەرێن. ئەم بابەتی پرۆپۆز بابەتێک ئیوەی نییە کتێبی لەسەردا بنرێت، بابەتێک ئیوەی نییە کە کتێبی لەسەردا بنرێ و کاتی لەسەر بکوژرێتە. ینی دەبینی چیان کەس کە پرۆپۆزترین CV هەیە، کەسێکی زۆر بێ مستەوایە، دەبینی کە تەماشای قایمەی مەسەلەن بێست سێڵینگ کتێبەکان دەکەی لە خۆرئاوای، دەبینی ئەوە مەسەلەن بە هەزارەها بەڵکو زارەوە دەگاتە سەروی ملیۆن و زیاتریش فرۆشتنی هەیە ئەو کتێبانە. دەبینی کە کتێبەکەش کتێبی مەسەلەن ینی کەسانێکێک کە سیڤیەکانیان سفرە، ینی کەسانێک نییە کە مەسەلەن ماستەریان هەبی یان دکتۆرایان هەبی لە بوارشی تایبەت، کەسانی گشتینە، کەسانی ینی سەطحینە، بەڵام دەبینی لە هەما کاتیشدا کتێبەکانیان زۆرترین فرۆشیاری هەیە، زۆرترین خوێنەری هەیە و زۆرترین ڕێژەی فرۆشتنی هەیە. جا من مەسەلەن تێبینیم کە دیاندێک لەو نووسەرانەی خۆرئاوە، ینی ئەوەندەی لە مەسەلەن ڕۆژهەڵاتی ناوەڕاست یان لە ڕۆژهەڵات یان عالەمی ئیسلامی ئەوەندەی لێرە متابعیان هەیە، لە ڕۆژئاوا متابعیان نییە، ینی ئەوە هۆکارەکەی لەست دەگەڕێنیەوە. بەخوای هۆکارەکەی هەزیبەی حەڵاریەکەیە کە هەمە معاناتی دەکەین، کە ئەمە خۆمان پێکەمە بەشێکی زۆر لە ینی ئەو کەسانی کە ینی هم من جلدەتینا ويتكلمون بألسنتنا لەمەە، بەڵام لە من نینە، ینی فەوانە دائما ینی حەزیان لە کەسانی ڕۆژئاوایی ئەگەر بێت و زەق نەبووتیشیان لێ بینن، بەڵام مادەم لەوێن دەرهات بیتن وەچی بەخۆت ئاگداری ینی هەر مەقبولە دەکەنیان. فەوە یەک لە ینی یەک لە بابەتەکانە کە زۆر جاریش هێنا بەعکسەوە لەوێن دەریش کابرا شعبیەتی هەیە، لە خۆرئاوای شعبیەتێکی باشی هەیە، خەڵکەکی زۆر متابعی دەکات، فەو شعبیەتەی کە لەوێن دەرهەیەتی فیدباکی دروست دەکات لەسەر ئەوانی خۆمان کە لێرکوانە هەیە، تۆماتیک ئەوانیش چاو لەوان دەکەن، وەری دەجێڕن مەسەلەن حتا لە هەموو بوارەکانی ژیان کە تەماشا دەکەی، ینی ئەوە تەئسیری ما وەشی ابن خەلدون دەرێتن دەرێ ئەو کەسەی کە مەغلوبە دائما ینی حەزی لەوەیە کە چاو لە غالیبەکەی بکە، ئەو کەسەی کە دۆڕاوە، ئەوانە دۆڕاو نینە، بەڵام لە ڕووی سیاسی، لە ڕووی زۆر بابەتی مەسەلەن لە چاوانەوە دۆڕاوین. فأو خلقاني كلا بوتقي يعني يعلمون ظاهرا من الحياة الدنيا بس اشتروا كشكان دبين، فخوان بيكما عقداري أو صاروا تسامن علمي أو متينين كبدرجاي زيادة إلا صار قرن موجودة، فدائما أنا معرض تبدأ من وشن كوتني أو كسنة تافه بمعنى أنا. خۆشەویستان پێش ئەوی بینە سەر تەوەرەی دووەم وەکو پێشەچیەک بۆ لێکۆڵینەوەی دەق و تحقیقاتی کتێبەکان بەگشتی بە خۆشحاڵیەوە مامۆستای خۆشەویست مامۆستا عومەر عەبدوڕەحمان بەشدار دەبێت لەگەڵماندا. فەرموو با گوێبیستی بین. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسوله الأمين. دوستان و برایان مامۆستانی بەڕێز سڵاوتان لێکم بە سڵاوی ئیسلام. السلام عليكم ورحمة الله وبركاته. سپاسی برایانەکەم لەم پۆدکاستە، هیوادارم خۆی گەورە جەزایان باتەوە و مۆفەق و سەرفراز بن، خۆی گەورە بەرەکەت بخاتە کار و کردەوەیانە و ئەم پڕۆژە جوانەیان سەرکەوتوو بکات و ئامانجێکی زیاتر لەو بێکێت کە ئەمان چاوەڕێیان ئینشاء الله.
مامۆستایانی بەڕێز لە لوتفی خۆیان داوایان لە من کرد کەەوە چەند خولەکێک بە کورتی بۆ چوونی خۆم شتێکەوە لامە دەری ببڕم لەسەر تحقیقات و ئەو تحقیقاتەی بۆ کتوبی علمی ئەکرێت کتوبی علمەکان لە مەتن بێت لە شەرح بێت لە نەظم بێت ئەوەی کەوە طلابی علم ئاگادارینی لە ڕاستێ تحقیقی ئەم کتێبانە کارێکی زۆر گرنگە و هەوڵێکە لە مێژە ئومەت پێی هەستاوە هەر لە قەدیمەوە لە نێوان زانایانە تحقیقی کتوب هەبووە بەڵام شێوازی ئەم تحقیقە لە زەمانێکەوە بۆ زەمانێکی تر ئەگۆڕێت و هەر زەمانێک و بەپی حەدی ئیمکان و توانای بوونی ئەو کارە لەو زەمانەیە کراوە بوون قەدیمەن ئەوە کراوە لە مەجلیسێکە کتێبەکە خوێنراوەتەوە باشە نوسخەی عالمێک خوێنراوەتەوە تەلەبەکانی تریان گوێگرەکان نوسخەکەی خۆیان لەبەر ئەو نوسخەیە ڕاست کردووەتەوە تێگەی قوربان یعنی بڵین یان بەراوردی نێوان نوسخەکانیان کردووە بەڵام وەکو ئەمڕۆ نەبووە کابرا بتوانێت 15 نوسخە کۆ بکاتەوە و هەریەکی لە شار و لە وڵاتێک و نازام دەستخەتی دانەرەکە خۆی و بەڵام ئەمە زۆر هەیە ئەگەر ببینیان بڵین بەتابەت لە نوسخە کۆنەکانە ئەگەر دقت بفەرمونون ئەبینی لە کۆتای نوسخەکانە نووسراوە ئەم نوسخەیە خوێنرایەوە لە مەجلیسی فلان لە ڕۆژی فلان لە فلانە مسکەوت بە ئامادەبوونی فلان و فلان فیسار زانە و ئەم زانایانش ئیمزان لەسەر کرد یعنی ئەمە هەبووە تحقیق بەم جۆرە بەڵام لە دوای ئەوەی کەوا جیهانی چاپ هاتە پێشەوە ئەو کاتەیە مەیتر لە جیهانی ئیسلامیە مەطبعەی بولاق لەگەڵ مەطبعەی مستەفا باب حەلەبی ئەم دوو مەطبعەیە بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی دیار دەستیان کرد بە تحقیقی کتوبە علمیەکان و بە حقیقت کاری زۆر جوان و نایبیان کرد و زۆر کتێب هەیە هەتا ئێستاش باشترین چاپ و تحقیقی هەرە و چاپانەی داری بولاق و باب حەلەبیە وەلەو تحقیقی زیاتر کراون و زانای تر خەریکی وەڵام ئەبینی هەر ئەو هەندێک کتێب هەیە هەر ئەو تەوانەی باشە ئێستاش ئەوانە باشتری نەبوو لەوەری ئەو کات ئەو مەطبعانە ئەوەی کەوا کاریکیا کردووە فیعلەن زانایان بوون باشە ڕێستەش بەڵێ زۆر لە تحقیقات ئیشی عولەمایە بەڵام ئەوەش هەیە هەندێک تحقیقات هەیە ڕسائیلی جامیعیە ڕیسالەی ماستەرە ڕیسالەی دکتۆرایە بەکالۆرۆس کەمترە یعنی بڵین تحقیق لە بەکالۆرۆسا کەمترە بۆی ئەبینین کەسەکە ئاستی ئەوەی نییە بۆ نمونە کەسێکەوە تحقیقی کتێبێک هەکات لێکێ لە عیلمەکانە بە حقت ئەبێ شارەزایی لە هەموو عیلمەکانە هەبێت با ئەم کەسە بڵین بە زمانی نوێ تەخەسوسی لەو عیلمەشا هەبێت بەڵام ئەگەر شارەزایی لە عیلمەکانی ترای بێ ناتوانێت چونکە کتوبی متەقدمین هەمووی مەوسوعات لە هەموو زانستەکانی تێ ئەوە نییە بڵێ تەنها لە یەک زانستایە بڵێ ئەم کتێبە کە کتێبی مستەلاحی حەدیثی تەنها مستەلاحی تەیە ئەم کتێبە ئوسوولە تەنها ئوسوولی تەیە مادەی غەیری مادەی ئوسوولی تێ نیە بەم جۆرە نییە بێ ئەو کەسی کەوا تحقیقەکات ئەگەر ئاگاداری هەموو عیلمەکە نەبێت زۆر جار ئەکەوێتە هەڵەوە ئیتر بۆ یعنی نمونەی زۆر پێکەنی ناوی بەردەستە لە هەندێک تحقیقاتی کاڵ و کرچکەوە ئەکرێت خاڵێکی ترکەوە بانین بڵین کۆمەڵی خاڵکەوە گرنگە بۆ محقق ئەوەیە زۆرترین نوسخە کۆ بکاتەوە بە پێیتوانە و بەراورد لە نێوان نوسخەکانە بکات یعنی بە حقت هەتا نوسخەیەک نزیکتر بێت لە دانەرەوە نزیکی وەکو زەمەنە نزیکی وەکو بۆنە هی خۆی بێتیانی قوتابیەکە ئەمە گرنگە بەڵام جاری وهەیە نوسخەکە هی زەمەنی دانەر خۆێتی هی زەمەنی پێش وفاتی دانەرە بەڵام پڕە لە هەڵە کە چێبینی نوسخەیەکی درەنگتر چاکترە ئەمە لە بینی محققە گەورەکان ئەم شتە مەشهورە یعنی مەرج نییە ئەوەی لە ڕووی ئەو نوسخەی لە ڕووی زەمەنەوە نزیکتر بێ لە دانەر هەمیشە ئەو باشترین بێت ینی گرنگی بەمە بدرێت و بەڕاستی محققیش ینی محققی دانا ئەوەیە محققی دانا و زانات زیاد لە حد کتێبەکە درێژ ناکاتەوە مەبەستم چییە بە پەراوێز تۆ کتێبێکی لایە بڵێن 20 نوسخەی ئەم کتێبۆ لایە تحقیقی ئەکا ئەم پیاوە بەڕێزە یعنی پێویست ناکە هەموو خلافاتی نێوان نوسخەکان نەقڵ بکات برێ کۆمەڵێک خلافات هەیە ئەستن ئەو جوهی واهەیە یعنی شتێکی زۆر بێمانایە بۆ هیچ مانایەک نادا بەدەستەوە ئیتر ئەمە زۆر دیارەکەەوە ئەمە هەڵەیەکی فاحشی ناسیخەکەی ئەو کەسێکەوە نووسیوێتەوە هەڵەیەکی زۆر فاحشی کردووە پێویست ناکە ئەم جیاوازیە لە پەراوێزا سابت بکرێ
بەڵام کۆمەڵێک جیاوازی هەیە کە مانە ئەگۆڕێ کە مانایەکی فراوانتر ئەدا بەدەستەوە ئەمە پێویستەکە سابت بکرێت یعنی ئەمە وەکو خاڵێکی تر ئەوەیە زیاد لە حد ڕوونکردنەوە نەدرێت زیاد لە حد کە پێویست ناکە بۆ نمونە یعنی تۆ کابرا بۆ نەمەتنی ئەجڕۆمی لە نەحوە بڵین تحقیقەکات پێویست ناکە کە باسی فاعیلەکات بۆ یان باسی خاڵێکە باسی مەفعولەکە باسی مەوسوبێکە باسی ئاداتی ئەکات ئەم بێت لە ژێرەوە بە وردی ئاداتەکە بناسیێنێت ئەم ئاداتە ئەوەیە و واکارەکات و نوحات وا خلافیان لەسەری هەیە و زۆر درێژێ بێتەوە یان هەر ناوێک بێت لەناو ئەم مەتنەیە لە ئەم شەرحەیە ئەم لە خوارەوە بیناسیێنێت ئەمەش درێژکردنەوەیکی بێمانای کتێبەکە چونکە ئێستا هەندێک کەسوا بیرەکاتەوە کتێبەکە گەمە نەگە 100 لاپەڕەبی ئەمە کتێبی 100 لاپەڕەیە ڕەنگە زۆر هینە بەڵام کتێبەکە بینێ 900 لاپەڕەیە کتێبە سی بەرگە کاکە وان هەبی کۆمەڵە کتێب هەیە ئەم کتێبانە نووسراون کورت بن وەکو دکتۆر فەخڕەدین قەباوە ئەفەرمووی یعنی هەندێک کتێب هەیە نووسراوە ئەمە مەتنیش ئەبێ کورت بێ کورت نووسراوە بۆی کورت بێت و بە ئاسانی هاتوچۆی پێ بکرێت بۆی ئەبینی ئەو مغنی لەبی بێ چاپ کردو لێ بەرگا چاپی کردو تەفسیری جەلالینی چاپ کردو لێ بەرگا چاپی کردو ینی معقول نییە بۆ نە تەفسیرێکی گوبەی زاوی لە 12 بەرگا چاپ بکرێت باشە تەفسیری کەشاف لە 10 بەرگا چاپ بکرێت کۆمەڵێک شت هەیە لەم زەمانەیە زیادە ڕەویەکی زیاد لە حەدی دیاری کابرا بوون لە شەڕەکەی ئاتووە نووسراوە ئیمام شافعی یەک لە خوارۆ محەممەدی کوڕی دویتی شافعی لە غەزەرە دایگۆ ناتەم ڕۆشتۆ بۆ عەسقەلان دایکی بردووی لای مالیک کاکە عین تۆ شافعی بۆچی ئەناسێنی شافعی بەکی ئەناسێنی ئەو کەسی بەم ئاسە گەشتوێ چ پێویستی بۆیە تۆ شافعی و مالک و ئیبن تەیمیە ئیبن قەیم ئەمانی پێ بناسێنی ئەگەر ناوێکی غەریب هات نایەک بۆ بڵێن کونیەکەی هاتووە ئەمە خەی ناتۆ بیناسێنی بەڵام ئەم کەسانەی کەوا دیارن چ پێویستەکە تۆ تحقیقی فەتح الباری و کردووە بێ لە خوارەوە نافع و ئیبن عومەر و نازانم ئەبوو هوڕەیرە و سوفیانی سەوری و ئەم کەڵە پیاوانە بناسێنی ئەو کەسەی گەشتووە بە ئاستی فەتح الباری ئەمانە لەو سەری وێتەوە ئەگەریش کەسێک فەتح الباری خوێنێت ئەوانە ناناسێ کەواتە ئەسڵەن با فەتح الباری هەر نەخوێنێتەوە جارێ باستی ئەمە نەگەشتووە بۆیە پێویستەکە محقق بزانێ لەکوێ کۆمنتی خۆی ئەنووسێ بۆی زیاد لە حەل کتێبەکە گەورە نەکات و ئاگاداری کتێبەکەش ببینێ و ئاگاداری مۆزوعەکەی بێت و زائیدەن سنوور بەزێنی و سنووری ئەدەب لەگەڵ شاریحە لەگەڵ محەشیە لەگەڵ ماتینە تێنەپەڕێنێ هەرچی ئەم پێی بڵین هاوڕاینیە لە خوارڕێنێتە خوار وهذا أرجح والراجح عندنا و کتێبەکە پڕ بکات لەمە بەڕاستی ئەمە دوایکە تۆ بڵێ سەر لێ شێوانێک لای خوێنەر دروستەکات ئەمەش خاڵەکە شوێنی گرنگی پێدانە کتێبینی تر ماوە کە عەرزی جەنابتانی بکەم عەرزی مامۆستایانی بەڕێزی بکەم ئێمە کە بە شێوەیەکی عام طالب عیلم وەزعی مادی زۆر باش نییە ینی تر هەمووی خەڵکە عامەکەیەوە ئێمەین و بڵێن خەڵکێکی زۆر چوزانم گیرفان فراوان نین بۆیە پێویستەکە ئاگاداری ئەوەش بین کە دنیای تحقیقی کتوب بۆ بە دنیایەکی بازرگانی و زۆر ڕۆشتووەتە کارێکی بزنس و ئەو کاروبارەوە بۆیە بین تۆ کتێبێک کاکە تحقیق کراوە تحقیقی زۆر باشە زانایەکی زۆر بەڕێز کردوێتی چاپێکی زۆر باش کە ئەزانی ئەمە کراوە بۆچی دەستگایەکی تردیسان ئەمە ئەکاتەوە بۆ ئەم جوهدە دووبارە ئەکاتەوە ئەم جوهدە بە فێڕۆ بچێتەوە بە دووبار لە کاتێکا کە ئەوەی کەوا لە کتوبی علمی کتێبخانەی ئیسلامیە چاپکراوە ڕەنگە لە ساچی خودی مەوجودات بێ و طالب عیلیش ئاگاداری ئەوە بێت هەرچی چاپکرا و هەمیشە تۆ پێویستی بە باشترین چاپەکان نییە ئەمە بەرگرانێکی زۆر لەسەر تۆ دروست دەکات مەتن نەظم ئەم دوانە مەتنێک تۆ مەتنی ئەلفی بن مالک مەتنی منهاجی نەوەوی مەتن جەمع الجوامع باشە مەتنی لب الأصول متني فتح المعين متني زاد المستقنع متني قدوري متني مختصري خليل أم متنانا إثر واسطية بلين نسفية بيضاوية أم متنانا تو بيوستكا باشترين دقة لبرد سابق كهليتيانا به باشترين چونك وشيك حركيك تنانت فاريزيك موضوع ما بس تقورت بويا لم كتابانيا حتى قرنج بده كمان كتابي تدريس ودراسا حتى إنسان قرنجي باشترين شابي دسكبه بڵێن زیاتەڕەوی نەکردووە بەڵام کتێبی سەروی ئەمانە بۆ نە شەرحە حاشیەیە
لێرەیە تۆ ئەگەر باشترین چاپی شویلانە بێ کێشێکی ئەو تۆ نییە چونکە تۆ لێرەیە ئامانجی تۆ زەبتی ئەمە نیە بۆ ئامانجی تۆ نییە تۆ فتحولباری زەبت بکەیت ئامانجی تۆ نییە مجموعی نەوەوی زەبت بکەیت تەمهیدی ابن عەبدولبەر زەبت بکەیت ئەمە ئامانجی تۆ نیە ئەمانجی تۆ بڵێن ئیخوێنیتەوە ئیفادێکی لێ کۆمەڵی معلوماتی لێوەرەگری خۆ ئەگەر بتوانیت و هەبێت و باشترین چاپی لە بەردەسا بێ ئەمە خێری خۆیە بەڵام لە حاڵە کاتێکان ناتوانی خۆ لە خێری کتێبەکان بێبەش مەکە چاپێکی تری هەیە بە 40,000 پێویست ناکە تۆ بچی بۆ 250,000 هە جیاوازیەکان ڕاستە بۆ نە هەڵەی مەطبعی زۆری تایە سەقتی تایە ئایا بڵێن شوێنێک هەرتیان هاتۆ لە چاپێ بەڵام زۆر زیاتر لەو عیلمەی تایەکەوە تۆ پێویستە و دڵنیاش بە زۆر نوسخەی ئەن ئەو نوسخانێکەوە زۆر خراپن لە بەردەستی ئەمەیە هەن زۆر باشترن لە زۆرێک لەو نوسخانەیەکەوە لە بەردەستی زانایان نابوون و پێشی پێگەشتون ئێکاکە هەر دوور مەڕۆ ئەم 100 ساڵی پێشوو کە ئەم چاپە باش و تحقیقە باش و شتانە نەبووە ئەم هەموو زانە گۆرە بەچی پێگەشتون ئەم بەسم چییە؟ بەڵێ تا ئەتوانی دەست بگرێ بە طبع و تحقیقی باشەوە بە تایبەت لە نەظم و مەتنا و ئەو شەرحانەشی کە ئەخوێنرێت وەنە کۆمەڵە شەرح ئەخوێنرێت وەنە مغنی المحتاج كنز الراغبين محلي شرحي سيوطي باشا شرحي تفتازاني لسا تلخيص المفتاح شرحي محلي لسر جمع الجوامع امان اخوين ام شرحانه شو كومتن جرنجا بويا باشتين تشابي بشير بلام كتابه زور مطوله كان اقر نشتواني خوت لكتابه كان دا مبره مالا بخوادي مني وكاكا بخواد شابه خرابه قشي من هذا شغله كتاب بكره او اتواني او بكره هەشتێک ماوەتە بێت سەڵام بێت لە خوای گەورەوەیە هەرچیش هەڵە و پەڵە و ناقۆڵایی بێت لە من و لە شەیتانەوەیە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. زۆر سپاس بۆ مامۆستا عومەری خۆشەویست خوای گەورە پاداشتی بە خێریان بداتەوە خوای گەورە بەم خاتە سەر میزانی چاکەکانیان بەو گوتە بە نرخ و تێبینیە بە نرخانەی کە لەگەڵماندا بەشدار بوو خوای گەورە پاداشتی خێریان بداتەوە. دەینە سەر تەوەرەی دووەم کە تەوەرەیەکی گرینگە دەتوانم بڵێم یعنی گرنگترین باسی ئەو ڕۆمان تەوەرەی دووەمە ئەویش بریتە لە تحقیق و لێکۆڵینەوەکان بۆ دەقی کتێبەکان سەرەتا پرسیار دەکەین دەڵێن مەسەلەن مانای تحقیق چییە یان مانای لێکۆڵینەوەی دەق چییە بۆ کتێبەکان؟ طبعا تحقیق كلمة عربية وشيء جزجير يعني لروي لغة عربية وتحقيق يعني أتو ما اشتشي أقداري لاشتشي بي زانين الباباتة شهبي لسر حقيقتي خوي تحقيق لحقيقتي هاتيا أو معنى تحقيق مثلا درين أو زانايا محققة لعلوم حديثي وتأقدارا لزانستكاني حديث لسر حقيقتي زانستي حديث لأن فلانة زانا محققة لنقد أدبي ولا الشعر ولا لغة عربي واتاو كابريا أقدارة بحقيقة زباني عرب وهكذا لهم علوم كان أو معنى تحقيق أما تحقيق ليكولينو ولا دقنا أو بابة شديكية كبابتي بودكاست كمان يعني يقطعني بونوعي بيناسي بكين ليكولينو دقتيا كمثلا لجامعات ولا نامكاني دكتوراه وماستري دخين جيتو كريتا منهج بريتيا لا أويك دوبارة زندو كرنوي دقي كتابتي وكو أويك مؤلف داينه يعني أقرب بعربي بيناسي بكين طاين برين أن يؤدى الكتاب أداء صادقا كما وضعه مؤلفه كما وكيفا بقدر الإمكان يعني هم لروي كميتها مثلا أو مؤلفي كانوا سيتي كتابك أتولي نقصناكي هم لروي شوازي شو مثلا أتو زيادو كمناكي بيشو باشيناكي أو معنى تحقيقيا لا يعني لزاراوي سردمي خوما بسيار اشتر دا مثلا لسر تحقيقي چەند زۆر تحقیقمان هەیە ئەوەی کە زیاتر لە ئێستادا پشتی پێدەوەسترێت کام زۆرەیانە؟ طبعا شتێکمان نییە برێن وڵا پشتی پێدەوەسترێت چونکە بەخۆت دەزانی ینی لە دووەلی خۆمان لە عالەمی ئیسلامی ینی ئەوانەی کە مەسەلەن لەڕێی مەسەلەن ماستەر و دکتۆرە هەیە ئەوە ئەومان هەجەیە کە مەسەلەن لە
لغرب موجودة حتى لكلية شرعية كاني خوشمان يعني دقة ودق شويني وان كوتين يعني أو بابا تجد كي رنجلا شويني جد كباسكين بس أقر بينه وصل بابا تحقيقي بابتي تحقيقي يكلا بابا هستيارك يعني يكلا بابا هستيارك كان بابا تجي توزك وردة حتى جاحظ لكتاب حيوان يعني دفروية درية ولربما أراد مؤلف الكتاب أن يصلح تصحيفا أو كلمة ساقطة فيكون إنشاء 10 ورقات من حر اللفظ وشريف المعاني أيسر عليه من إتمام ذلك النص. طبعا درية زور زار مؤلف كتابة شيء پێویستی بەوەیە مەسەلەن دەقەچی نەقل دەکات مەسەلەن لە زانایەکی پێشەخۆی نەقل دەکات لە کتێبەکی نەقل دەکاتن ئەگەر بێت و تەصحیفەکی تێدابی تەصحیف واتە یعنی شێوانەکی تێدابی ئەو دەقە یاخود کەلیمەکی تێدابی کە ساقط بی کە مەسەلەن ڕەش کرابیتەوە یان لە ناو چووبی یان پێش و پاش کرابیتن زۆر زەحمەتترە لە چاکردنەوەی شتێکی لەو بابەتەی لە نووسینی شتێکی کە لە فکری خۆی بینووسی شتێک مؤلف لە فکری خۆی بینووسی زۆر ئاسانترە بەس تحقیقەت و دەبی شوێنی مؤلفەکەی بکەوی دەبی هەناسەت لەگە هەناسەوی بکەیەک دەبی فکری لەگە فکریوی بکەیەک دەبی بزانی ئەو مؤلفەی مەسەلەن کابرایەکە لە قەرنی مەسەلەن 200 ساڵ 300 ساڵ 400 ساڵ پێشستا کتێبەکی نووسیە دەبێت و بگەی ئەو ئاستەی هەتا بتوانی ئەو کتێبەی دووبارە زیندی بکەیەوە بزانی ئەو کابرایەت چ کتێبەکی هەبووە لە ناو مەکتەبەی خۆی کە ئەو کتێبەی نووسیە ئەو زانایە ئاگداری مەکتەبەی بی ئاگداری مێشک و فکریوی بی ئەو دەتانی لی تێبگەی دووبارە دەقەکەی لەو زیندی بکەوە دووبارە لێ ڕاست بکەوە فبەو نوعی تحقیق دەتانی حەق خۆی بدێ و مەدارسی تحقیقیش تەوانەوەکو پرسیارت کرد تەوا چەند مەدرسەکمان هەیە دەتانی بە شێوازێکی عام بیکەینە 2 یان 3 قوتابخانە لە قوتابخانەکانی تحقیقی قوتابخانەیە یەکەم قوتابخانە استشراقیەکەیە قوتابخانەی ڕۆژهەڵاتناسەکان ئەوانەی مەسەلەن احتیمام بە معنای داقەکەی نادەن احتیمام بە بابەتەکەی نادەن وەکو دیراسەکردن مەسەلەن دێن کتێبەش وەردەگرن بۆ نمونە وەکو تاریخی تەبەری مەسەلەن ئەو کتابە چەند دەستنووسی هەیە چەند نوسخەی دەستنووسی هەیە چەند نوسخەی خەتی هەیە هەمووی خڕ دەکەنەوە مەسەلەن لۆ نمونە 2 نوسخەی هەیە 3 نوسخەی هەیە ئەوانە دێن ئەو 2 نوسخەکەی مەسەلەن تایپ دەکەن تەفریق دەکەن یعنی بەعالەمی یعنی دەینووسنەوە ئایا بە شێوازەشی دەستا دەست دەینووسنەوە یان داخلی سەر کۆمپیوتەری دەکەن ئەو مشکلە نییە زۆر لە حاشیەکەی اختلافی دەستنووسەکان لە باز دەکەن مەسەلەن دەستنووسە کتێ مەسەلەن لە سەردەمی بن و جەریری تەبەری نووسرا مەسەلەن لە 300 هیجری نووسرا لەو نمونە دەستنووسە شکەشی ڕەنگە لە 1100 هیجری نووسراوی چەندی فەرقا فاودێتن هەردووچی مقارن دەکا بە یەک ئاست سەیریان دەکا ئەگەر چش ئەو دەستنووسە لە ڕووی تاریخەوە لە ڕووی قیمەتی زانستیەوە زۆر لێک جیاوازن بەڵام ئەو بە یەک ئاست تەماشایان دەکا و بە یەک ئاست مقارنەیان دەکا ئەوە هەندێک جار یعنی ئیشکالیاتی دروست دەکا کە دەکرێت لە شوێنێکی تکا مەسەلەن باسی بکەین ئەو مەدرسەیە زۆر جار تووشی ئیشکالیاتی زۆر گەورە دەبیتن لە تەلفیقکردنی دەقەکان لە شێواندنی معنایەکان ئەو یەک لە ئیشکالی گەورەتەکانەکە ینی ڕوبەڕووی ئەو کەسانە تۆ کە لەسەر ئەو قوتابخانەی دەڕۆن عادەتەنیش ینی بەشێک لە مەسەل بەشێک لە ئەوانەی کە خەریکی نامی دکتۆرا ماستەرینە ئەوەندەی احتیمام بە فروقاتی نوسخەکان دەدەن جیاوازی بین نوسخە خەتیەکان دەن ئەوەندەی احتیمام بە ینی بەوەی نادەن کە ئەو مؤلف ئەو دەقەی لە چێن دەرهینەیە دیراسەکردنی کتێبەکەی زیاتر احتیمام پێ نادەن ینی بۆی لێ ناکەن دەقەکەی ڕوونکەنەوە دەقەکەی ڕۆشنکەنەوە کەسێک کە خوێنەرە بتانی لێ تێبێت چونکە زۆر جار دەزانی یانێت کە مؤلفە شتێکی نووسیە مەسەلەن بە عیبارەتێکی کە 200-300 ساڵ پێش ئێستا ڕەنگە عیبارەتەکە ئێستا واتایەکەی گۆڕابیتن فدایمە کەسی معاصر کەسی سەردەمی خۆمان پێویستی بەوەی لۆ ڕوون بکەیەوە ئەو کتێبە ئەو دەقا بە چ بابەتەکی بە چ معنایەکی باسکرا لەو سەردەمێ بەڕای من باشترین ینی مەدرسەی تحقیقی ئەوەیە کە ینی هەر دەستنووسێکی خەتی بەتەنێ دیراسە بکرێت لە سەردەمی خۆی بە پێی کتێبەکەش دەگۆڕێ بە پێی مؤلفیش دەگۆڕێ و مەدارسی تحقیقیش ینی ناکرێت لە ئەوها بە سەریعی باس بکەین بەس ینی
شێوەشی گشتی شێوازێکی گشتی دوو یان سێ مەدرسەی تحقیقمان مەدرسەی یەکەم احتیمام بە فروقاتی نەسخی دەداتن مەدرسەی دووەم کە دەستنووسەکی هەر دەبژێری وەکو بنچینە دەستنووسەکەی کە کامەی لە مؤلفی نێزیکترە کامەی لە مەسەلەن کاملترە هەوکات زۆر هەیە لە هەڵبژاردننی بنچینەی لۆ پێی دەرێن ئەسڵ بە عەرەبی وا دەکاتن یعنی دەقەکەی لەسەرەوی تەفریق دەکات لەسەوی داخلی سەر کۆمپیوتەری دەکات ما باقی نوسخەکانی دیکە معارضەیوی پێ دەکات وای لێ دەکات کە مەسەلەن دووبارە پێداچنەوەی ئەگەر شتێک زیاد بیان کەم بی لە حاشەکە ئیشارەتی پێ دەکات بەڕای منەوە باشترە لە تەماشاکردنی هەموو دەستنووسەکان بە یەکچاوی لە پرسیارەشتردا بۆ نمونە لە کێوە تحقیق و یان لێکۆڵینەوەی دەق سەری هەڵداوە یاخود بڵێن باشترین لێکۆڵینەوەی دەق بۆ کتێب چ کتێبێکە تاوەکو ئێستا کرابێت طبعا باشترین لێکۆڵینەوە لۆ کتێبێکی کرابی لە تاریخی مسلمانان قورئانی پیرۆزە قورئانی پیرۆز هەر لەو سەردەمەی کە لە زاری شەریفی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام دەرچووە هەتا ئەو سەردەمەی خۆمان پارێزگاری لێکرایە تحقیق کرایە لێکۆڵینەوەی لەسەر کرایە حتا لە شێوازە ئیملائیەکەی لە شێوازە ڕەسمیەکەی محفوظە هەم لە شێوازە سەوتی و ئەداییەکەشی محفوظە یعنی هەر لە هەردوو لای تحقیقی لۆ کرایە هەم لە نووسینەکەی لە ئیملایەکەی یعنی ئێستا کەسێک لە سەردەمی خۆمان ناتانی بێتن بسم الله الرحمن الرحیم الرحمانەکەی بە ئەلفەچی مەمدود بنووسی لەبەرەوەی لە مەصاحیفی ئەو مەصاحیفانەی کە لە سەردەمی هاوڵانی پێغەمبەری صلی الله علیه و سلم نووسرا بۆ شێوازەی نووسرایە ئەگەر چش ئێستا یعنی قەواعیدی ئیملای حەدیث کە ئێستا مەوجودە لە زمانی عەرەبی کە خۆمان بەکاری دێنین دائما ئەلفەکان بە مەمدودی دەنووسین یعنی بەڵام لە قورئانی بۆ شێوازەی نییە ئەو ڕەسمەی کە لە سەردەمی پێغەمبەری صلی الله علیه و سلم پێی نووسرایە ئەو ڕەسمەیە کە ئێستا لە مصحەفەکەی ماڵی تو مەوجودە ئەو ئەدائی ئەو سەوتەی ئەو خوێندنەوەی ئەو قیراءەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم خوێنتەوە ئەو قیراءەتەیە کە ئیمامی مزگەفتەکەتان لۆ دەخینتەوە لە نێژە بەدەنگەکان فباشترین تحقیق کە لۆ کتێبێکی کرابی قورئانی پیرۆزە و لە پاش قورئانی پیرۆزیش فەرمودەکانی خۆشەویستی عەلەیهی سەڵات وەسەلام لە پرسیارەشتردا زانستی تحقیق چۆنی کراوە لای زانایانی پێشین طبعا خەڵکانێکی زۆر لە ئەوانەی کە باحثن علمی تحقیقیان دایتە پاڵ مستەشرقەکان یعنی خەڵکانێکی زۆر دەرێن یعنی زانستی تحقیقیەکان کەس کە دەستی پێکرد مستەشرقەکان بوون ئەوان مەسەلەن تاریخی تەبەری هەتا ئێستا کە مەوجودە طەبع ئەوروپیەکەیە مەسەلەن کتوبی هەندێک لە ئودەبای مەسەلەن هەندێک لە کتێبەکانی جاحیڵی مەسەلەن هەر ئەوان طەبعیان کردیە مەسەلەن یەکەم جار لە جیهاندا کە چاپ کرای ئەوان چاپیان کردیان بەڵام ئەو ئیدعایە ڕاست نییە ئەگەر ئەمە شتەکەی تەقیید بکەین بە چاپەمەنی ڕەنگە بابەتەکە جیاوازی بەڵام وەکو تحقیق زانایانی فەرمودەناس علەمای حەدیث یەکەمین کەس بوونە کە باسی تحقیقیان کردی يعني لكتابكان علوم الحديث معرفة أنواع علوم الحديث كتابكان هي ابن صلاحي ابن صلاح الشارزوري طبعا كتابة شو مشهورة بناوي مختصر ابن صلاحي أخوي ناوي كتابة كيتسيا معرفة أنواع علوم الحديث يقلو نوعان كالعلوم الحديثية معرفة التصحيح والتضبيب وأتراس كنوي دقو إشكاليات دروس كردن نسان دقي لبروي فرمودن أصلا زور زار لبيشي مثلا أصلا شي دسنوسيان دديتو أصلا شي خطيان دديتو رواياتي عندك بإسناد حتى پیغمبر عليه الصلاة والسلام أو أصلا خطية مثلا لما مستعكان وريان دقرت لراوية كان وريان دقرت حرا بأساني كوبي بيستيان دقرت مثلا حديثة كان تخين دو حديثك رنجة إشكاليات شي نحوي تدابيت رنجة لحنة شي تدابي احتمال أجر اشتشوا هاي يعني استشكال كربايا حرف شيء ضاد نسر دادنا في ده قلت تطبيب ضادك بلام يعني دانا دخرة ضاد شيء درج لسر أو كلمة ك مثلا إشكاليات شيء لغة عربية بيان إشكاليات شيء معناها بيان هستيان كربا
کە مەفهوم نییە زۆر لە خوارەوە مثلەن لە خوارەوە ڕاستیان دەکردەوە باڵێ لە خوارەوە مثلا دێگۆ ڕاویەکەیان حەدیثە فەرمودەناسەکە دێگۆ لە خوارێ يعني إشارتي بوي ذكرك هكذا وجدته في أصل شيخي والصواب كذلك يعني بو نوعية من لهم روايات كلا بو نوعي لازم نوسا كونا كان دي تيتم بلام لروي عربيو أو ها صواب تلا فتحقيق يا كمين زار كدستي بيكر لكن فرمودنا سندستي يعني حتى لو معارضة كردني مثلا حد كمثلا كتابة كان لنوسيوه أو نسخيك بيك زارونا وبدنا كسر يك زار بنوستو تواو دابا ئەو کتێبەی دووبارە بیناباوکن صاحبی نسخە ئەسڵیەکەی دووبارە دەق بە دەق بیخینبەوە بازنەکی بەتاڵیان دادەنا لە دوای هەر حەدیثێکی لە جاری یەکەم کە دەیانووسیوە کە پێدا دەچوونەوە بازنەکەیان پڕ دەکردەوە یعنی ئیشارەتەکە ئەو کتێبە دوو جار پێداچوونەوەی لۆ کرایە بۆ جاری وە هەموو چەندین جار پێداچوونەوەی لۆ دەکرا جیاوازی چییە لە نێوان مەسەلەن تحقیق یان لێکۆڵینەوەی دەق لە نێوان زانایانی پێشین و لە زانایانی معاصر و لە ئێستادایان طبعا زانایانی پێشین لەمە بەتواناتر بووینە ئەوە شتێک نییە کە بەس ینی لە خۆمانەوە بینن ئەوەی کە ئاگاداربی لە کتوبی تاریخی لە کتوبی تەڕاجومی زانایان ینی ئیدراک بۆ حەقیقەتەی دەکا کە زانایانی پێشتر پێشین لا زانایانی ئێستا بەتواناتر بووینە هۆکاریش زۆرە طبعا مثلا ئەو دەستنووسانی ئەو کاتی مەوجود بووە ئێستا زۆری نەمایە زۆری لە ناوچووە بە هۆکاری لاوازبوونی موسڵمانان بە مثلا بەو جەنگ و شتانەی کە ڕوویدایە مثلا مەغۆلەکان کە هاتنە بەوڵای زیاتر لە هەزارەها میلیۆنەها دەستنووسیان لە ناو ڕووباری دیزلەی ڕێشت بە هەمان شێوە ئەندەلوسکە ڕووخا زیاتر لە 100,000 کتێبی ئیسلامیان سوتاند ئەو کتێبانە طبعا کتێب هەبوو کە تەمەنی سەروی 1000 ساڵ بووە کە سوتانی تێ فیعنی ئەو کتێبانەی کە ئەو کات مەوجود بووە ئێستا عەدەدی کەمترە ئەوە شکمان لەوەینە ئەگەر چش ئوسولی شەریعەتی مەحفوظە ئوسولی شەریعەتی پارێزراوە ئەوانەی کە پێویستمان پێیتی لە زانینی دینی خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالە پارێزراوە بەڵام مەسەلەن زانایەکی قەدیم مەسەلەن وەکی یونینی ئیمامی یونینی يعني ليك صالي زيادة لبازنة زار مراجعة صحيح بخاري يكله صحيح بخاري ك زيادة لحفظ زار حديث ده أو نسخة كيستا موجودة أو طبعة سلطانية صحيح بخاري اعتماد كان لسر نسخة يونينية يونيني طبعا مصطلح ذهبية لحفظته سيوشتشي هزري وفاتي كرديها بيمخوش يعني بحثي طبعي سلطانية كرد بيمخوش بەکورتیش بی لەسەر ئەو طبعی بدوێ و گرنگی تحقیقکردنی ئەو طبعی لەمام خێڕ طبعا طبعی سلطانی لەسەر دەمی سلطان عەبدولحەمیدی دووەم ڕەحمەتی خوای لێ بیتن کە دیتی مەسەلەن صحیح بوخاری پێویستی بەوەیە کە نسخەچی هەبیتن نسخەچی یونیڤێرسەڵ بی نسخەچی معتەمەد بیتن لەسەر ئەستۆی خۆی ئەستۆی شەخسی خۆی سلطان مثلا فەرمانی کە کەلیزنەک پێک بگیندرێتن لە زانایانی ئەزهەر کە هەر شتێکیان پێویست بوو یارمەتیان بدە ئەو نوسخە خەتیانەی کە مەوجود بوو لە عالەمی ئیسلامی لۆی ڕەخساندن حتا نسخە هەبوو نسخەی خەتی صحیح بوخاری لە ئەستەمبۆڵ لە ناو قەسری سوڵتانەکانی پێشەخۆی کە مەوجود بوو پێشی سەدایها ساڵی یعنی کرا بۆ دیاری لە سوڵتانەکان ئەو نسخە خەتیانەی جەمع کرد و ناردیا كن زانایانی ئەزهەر طبعا موجودة لا يعني ناويان هاتية لا بيشاتشي طبعا سلطاني ناويان هاتية طبعا أو ليزنية طبعا أو زانايانا ليزنية شان بيكينا هر بش يعني هر بشكل صحي بخاري مجموعة زاناياك تحقيق كبيرة أو طبعا كموجودة زائدا كاعتماديا كرتسر جهود إمام يونيني وجهود زاناني مثلا بيشتلا ضبطي نصي صحيح بخاري بلام يعني جهد شي زور جباريان صارف كرد حتى يعني صحيح بخاريان جايان أو طبعي كإسلام موجودة طبعي سلطاني وتا ولحظة كقصيدة سلدكين طبعي سلطاني لزورانك لتسابة تزاري كان صحيح بخاري باشترة تمني شيء زيادة لا 100 صال زيادة طبعا ل 100 صال زيادة لا 1900 يعني بيش 1900 صار دو 12 أنا طبعا كريها
1800 وشتەکە وزان والله أعلم. الله أعلم. موجودة يعني أجر كسك ويستي دطاني لا جوجل سيرش بكاتن لا موقع أرشيف موجودة طبعي السلطاني لا صحيح بخاري. جرينجي مخطوطة يعني دسنوسة كونا كان لا دسنوسة كونا كان لليكولينوي دقي كتابة كان سي. طبعا ساعات كتابة كتير دسنوسي نما بس صاب يعني طبعاته كاني ما كتاب معناه هي مثلا لأوروبا طبع كلا استعلى دوي دقري دسنوسة شي بينيو نابينيو دبيني تكا دسنوسة كي مثلا لكن زاناش مستشرق بوا لكن يعني مكتبة تعيبت بوا كتاب خانة تعيبت بوا كاو كابرا وفاتي كذا يعني من دارا كان هستاينا فروشتيت يعني كتاب مخطوطات كاننا أو مكتبي يعني بالزربوا فكتاب معناه استعلى مطبوعي موجودة بلام نسخة دسنوسة كي موجودني فمستحيل كسك بيت بتوانيتن يعني دراسي دوباره دراسي بكاتو لسر شرط وشروط كاني زاناني أهل تحقيق ف يعني دسنوس زور مهمة لو دوباره زنديو كرنوي كتابي وزائدا أو دسنوسانا هم يعني أصلين يعني إشارة بيكر دسنوس معناه ككونة كتمني نزيك لا تمني مؤلفي دسنوس معناه هي بخطي مؤلفكية وطبعا آخر بلاي صحة يكاد دسنوس معناها بيتن بخطي مؤلفي بي يعني بخطي كتابي كاني مؤلفي بيتن يعني بخطي كتابي كاني بي ما شاء الله وزائدا مثلا دسنوس معناها لكن زاناني قوربه مثلا دسنوس معناها بخطي مثلا ابن حجر عسقلاني يعني ابن حجر تصحيحي كردي يعني مراجعي كردي وهكذا يعني لهم فن كان لهم زانان يعني وكنونا ابن حجر عسقلاني باسكت أجر لهم فن كان زانان مثلا زي دستيان ديار لسر دسنوس كان طبعا زوربي أو التحقيقاتاني كذكرين بإستاشوا مثلا بريتي لإسناد جرينجي إسناد لزانستي ليكولينوي دقو يعني ليكولين يعني تحقيق داتسي جرينجي إسناد طبعا الإسناد أو كباس ما كرت زاناني قديم زوري اهتمامي عن بدسنوسي ده يعني أو دسنوسا أو نبوة شيء استا مثلا كسا كتابة شيء بنوسي يكسر بخشي بازاري بكاتون لبازار كان بفروشه يعني بداية وراقة كان بداية نساخة كان نسخي بكانوا بلاو تبونوا على كتاب بلاو ندبوا مؤلفة ككتابة شيء دنوسي لكمين كاس أو كتابة ذكرت دست كتابية كاني بوانا لكن يندخين بمزليز الدواي مزليز حتى كتابة كان ضبط ذكر كاو كتابة ضبط دو لريق كتابية كاني كتابة كان نقل ذكر مثلا خلكانك دعاتا أقل مؤلفة كالجيام مابا كتابة كان لمؤلفي راسنا خور ذكرت دوباره يعني تشيت شان ذكردوا مراجعة شان ذكر لسر أو نسخة كبخطي مؤلفية أقل مؤلفة كالجيام مابا دعاتنا كن كتابية كاني يعني دعاتنا كن ديارتريني كتابية كاني شان لهم ين ديارترا شان لهم يبعلم ترى شان لهم ين قديم ترى دعاتنا كنبي كتابة كان لي ورد ذكرت فبونوا على كتابية كشي مردبا كتابية كاني فبونوا على إسناد دو كتابة كان درس دبا حتى عندك لزانيان دفرون الأسانيد أنساب الكتب وهذا إسناد كان بريتيا لنسبي كتابة كان يعني كو يستا إنسان نسبي هي فلاني كوري فلان دست نوسا كان جبهمان شوا أو إسناداني كالسريتي نسبيتي أو دست نوسا مثلا إيشي مثلا أو دست نوسا إمام جوهريش مثلا دست نوسي 40 نووي أو دست نوسا إمام جوهريش طلبي ابن عطاريش طلبي إمام نووي فأو دست نوسا كبا خطي جوهري طلبي أوش طلبي مؤلفي يعني زور نيزيكا زائدا كذلك دست نوسا كبا خطي مؤلفية فدست نوسا كان يعني براستي أو إسناداني كالسريتي زور مهمة خاصة أو دست نوساني كالبيش قرني تسارم هجري نسرائيل مثلا لسيستي هجري برو خواري برو سرينا برو 400 برو خواري لقرني مثلا دوام وسيم قرني كم طبعا كتاب كم ترى قرني دوام وسيم يعني هر كتابه وتصير رواياته هي فأسانيدي كتابه كان نابي تيكل بكريت مثلا كتابه شوشي موطأ إمام مالك ككونترين كتابه بس ما نجيش بيتن لا لو أمتي كتصنيف كلها بيتن زيادة لبس رواياتي هي يعني زيادة
20 قوتابی ئیمامی مالک ئەو کتێبیان لە ئیمامی مالک وەرگرتی واتو ناکرێ مەسەلەن ڕیوایەتی یەحیای لەیثی تێکەڵ بکەی مەسەلەن لەگەڵ ڕیوایەتی محەممەد بن حەسەن الشەیبانی ئەو ڕیوایەتێکی ئەندەلوسیە ئەو ڕیوایەتێکی عێراقیە ڕاستە نەفسی مؤەلیفە ئیمامی مالک موەطئی لە خلالی 40 ساڵی نووسیە هەموو ساڵەشی جیاوازە بالفعل پێش و پاشی کردیە کورت و درێژی کردیە تەمەنەکەیان جیاوازە کاتەکەی جیاوازە بڵێ منهەجی وەرگرتنی فەرمودەکەشیان جیاوازە ئاکید منهەجی وەرگرتنی فەرمودەکانیش منهەجی نەقلکردنی کتێبیش تەواوان جیاواز بوو لە هەر زانایەک لە زانایەک فنابی تێکەڵ بکرێتن بەڕاستیانە جیاوازی چیە لە نێوان مەسەڵەن خودکردنەوەی کتێب یان کتێبە اختصار دەکرێتن و لەگەڵ لێکۆڵینەوەی دەق یان تحقیقکردنی کتێبە جیاوازیان چیە و دووان طبعا مەسەلەی متەشابیکە مەسەلەی جیاوازش یعنی هەم یەک نێزیکیان هەیە هەم جیاوازشان طبعا لە سەردەمی خۆمان اختصارکردن و کورتکردنەوە و پوختکردنەوە پێ ناگوترێت تحقیق مەسەلەن ئێستا من هەستم کتێبەشی اختصار بکەم پوختی بکەمەوە پێ ناگوترێت تحقیقی ئەو کتێبە بکەین لەبەرەوەی ئەمن هەستایمە کتێبەکەم گۆڕیە لەسەر ئەو شێوازەی کە مؤەلیف ویستیتی مەسەلەن کتێبەکە شەرحی زۆر تێدایە من دێم کورتی دەکەمەوە کتێبەکە لە 400 لاپەڕی من دەکەمەوە 100 لاپەڕە فەوا مؤەلیف بە 400 نووسیە ئەمن کە کورتی دەکەمەوە ڕەنگە لەبەر پێداویستی سەردەمەکەی خۆم بی لەم ڕەنگە لەبەر هۆکارێکی بی مەسەلەن ڕەنگە لەبەر ئاسانکردنی بی لە طولابی علمی یعنی اختصار شتێکی باشە بەڵام هەموو کات نا یعنی قەت مختصر ناتوانیتن جێگەی ئەسڵی بگرتەوە بەڵام لە هەمان کاتژدا لەکن زانایانی پێشین اختصار بە تەنها پوختکردنەوە نەبوو مەسەلەن ئەگەر ئێمە کتابی سیرەی ئیبن ئیسحاقی وەربگرین سیرەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام کە ئیبن ئیسحاقێکە لە زانایە مەشهورەکان کە سیرە و ژیاننامەی پێغەمبەری سەڵات وەسەلام نووسیە طبعا بە ڕیوایەت و لە ئەولادی سەحابەکان و لە تابعیەکان وەرگرتە ئیبن ئیسحاق لا شەکە فی هذا بەڵام دەبینین مەسەلەن زانایەک هاتێ لە تەڵەبەکانی هەستایە مختصری تهذیبی سیرەی کردیە تهذیبی سیرەی ئیبن ئیسحاق کردیە کەش بریتە لە ئیبن هیشام ئیبن هیشام هەستایە تەنها کە اختصاری کردیە تەنها کورتی نەکردەوە هەستایە بە چاکردنی ئەو غەڵەتانەی کە ئیبن ئیسحاق شتێک کردیە مەسەلەن ئیبن ئیسحاق مەسەلەن هەندێک ئەشعاری نەقل کردیە شێعرەکان مەسەلەن دایتێ پاڵ مەسەلەن شاعیرێکی کە غەڵەتە مەسەلەن یا هەندێک مەسەلەن هەندێک لە تاریخی غەزەواتەکانی پێغەمبەری صلی الله علیه وسلم گوتی لە فلانە ساڵی هیجریە مەسەلەن گوتی لە 7 هیجریە بەڵام لە صوابدا لە 9 هیجریە فابن هیشام هەستایە لە کاتی اختصارکردنەوەی سیرەی ئیبن ئیسحاقی بە هەمان شێوە تحقیقیش کردیە فلە بە هەندێک پێی گوترایە تهذیب السیرە لابن هیشام فلێکۆڵینەوەش یعنی هەندێک کەس کە توانای علمی بەرزە کە عالمێکی محققە لە کاتی لێکۆڵینەوە دەتانی تحقیقی بکە بەڵام وەکو باسم کرد لە سەردەمی خۆمان يعني اختصارکردن پێ ناگوترێت تحقیق والله أعلم لە سەردەمی خۆماندا لە ئێستادا مەسەلەن چەند کەسێکمان هەن یعنی بە زیندووکەرەوەی یعنی ئیبداعکردن لە تحقیقدا دەستەشی باڵیان هەبووە یان لە زیندووکردنەوەی تحقیقکردن دەستەشی باڵیان هەبووە یەک لەوانە شێخ بەکر ئەبوو زەیدە ئسلوبی تحقیقکردن لای ئەو چۆن بووە هەرچەندە ئەو بەرنامەش تایبەتی دەوێت بەڵام هەر بە کورتی یعنی پێم خۆش بوو باسی ئەوی بکەین طبعا شێخ بەکر ئەبوو زەید ڕەحمەتی خوای لێ بیتن یعنی زانایەکی مەوسوعی بووە ئەو کەسێک کە تاماشای کتێبەکانیش بکە و حقیقەتەی ادراک دەکا بەڕاستی یعنی زانایەکی جیاواز بووە لە زانانی سەردەمی خۆی و طبعا مەدرسەی کاملیشی هەیە لە يعني لە زانست تحقیقی وطبعا لو مؤلفاتاني كدبيني مثلا سلسلة مؤلفات إمام الشنقيطي صاحب أضواء البياني سلسلة مؤلفات ابن القيم رحمة الله عليه سلسلة مؤلفات شيخ الإسلام تيمية رحمة الله عليه أو أنا هم يكلا كان شيخ بكر أبو زيدي أبري أو منهز كيدانا أو يعني دوبارة باوة كان رخصته طبعا أقل بكرتي باز كان شيخ بكر أبو زيد رحمة الله عليه بيتن كابرياتي مدقق وزول برد بوه يعني حەزی لەوەی نەبووە ئیشەکان بە گەندەڵی بە ئیهمالی و بە یعنی ناڕێک و پێچی بەڕێ بچیتە عادەتەن ئەگەر کتێبەکیان تحقیق کردوە
حتا پێی بکرا بە نوسخە خەتیەکانی لۆ کۆ دەکردەوە ینی بە زەحمەتی بە ئاسانی بە بەخۆشی بە ناخۆشی بە هەر لۆی خڕدەکە ئەگەنە چاپی نەدەکرد یعنی مستحیلە شێخ بەکرە بزێت مەسەلەن یان تەڵەبەکانی وی کە لەژێر سەرپەرشتیوی کتابێکیان تەبع کردبا بە گەندەی و بە ئیمالی تەبعیان کردبا فزۆر ورد بوو لەو بوارێ ڕەحمەتی خوای لێ بیتن و طبعا مەدرسەی وەسەتشی هەیە لە مەدرسەی تحقیقی یعنی کە مەسەلەن کتێبێک دەبینی کە بە ئیشرافی تحقیقی را دەبینی نە هیچ ئەوەیە کە هیچ حاشێش تێدا نەبی کتێبەکە ڕوود بی نە کتێبەکەش پڕی حاشێ ینی کتێب هەیە ئەسڵەن حەزمی خۆی ینی کوتەیبە مجەلەدێکیش نییە دەبینی کابرایەک هەر دەستیت الحققه فلان ابن فلان نازان فلانی کتێبەکە بەخۆی ئەگەر مؤلف دایبنێ کەمتر لە 100 لاپەڕ کابرا ئەستا کردیتە 3 مجەلەدی ئەستور 4 مجەلەدی ئەستور طبعا ئەوە هەم لەسەر طالب علمی پارەکەی قورس دەبی یعنی قورس دەبی وەکو لایەنی مادی پێ ناکڕێ ئەو کتێبەکە پێویستە و زائیدەن تاخیریشی دەکا لەو مەڕامەی کە مؤلف داینێ مەسەلەن مؤلف کتێبێکی دانایە کە مەسەلەن مختصرە مەسەلەن مختصر أبي شجاع في الفقه الشافعي كتابك بخوي مختصرة بيزناك تبسي تحقيق بكي باسي أدلة كامكي لحاشي اللهم إلا تصنيف تشتكبي كمثلا دايبني له أدلة كاني مثلا بيزناك مثلا تخريج حديث كامكي بيزناك زورشتي بكي كطالب علمي تأخير بكي كتخريج ذكي مثلا تخريج شيء بس أو أنا بلام أو تماشى كتابك كاني شيخ بكر أبو زيد يعني أو إشرافي لسكيان ببيمن هذاكي تحقيق لاش تشي وسطها نزور كرتا كحقي بابا تحقيقين هذا نزور دريجو بيزار كريشة رحمة خوالي بيتا طبعا زاناش منزور بولا سردمي خوان كبنوي كروي علمي تحقيقي لهذا بالمناسبة يعني شيخ أحمد شاكر ما نبيك رحمة خوالي كشيخ أحمد شاكر براستي يعني مدرسة لمدرسة كاني زانستي تحقيقي يعني برو مقدمي تحقيقي شيخ أحمد شاكر بخينو لسر سنن الترمذي يعني بيد أو فكرة بيد رادقينيتن بيد دقينيكا أو تحقيقي كزاناني خومان دطانن بيكن لو كتابة كان بهيت شوازك زانايش أعزمي زانايش روج هلات ناس كتوشي لكن زانايان داننا كعلوم الشرعية كاني وانا قلت ناطانيتن كتابة تحقيق كابقات أستيوان وباشترين بالقشمان حد شيخ مشاكل رحمة الله يعني أو تحقيقي شيخ مشاكل لو كتابي رسالي كردية دەگوانە کەسێک بتوانێت شان لە شانیوی بدات نێزیی بکەویتەوە نەک لەوی باشتر مع العلم کە کتابی ریسالەی شافعی ڕەحمەتی خوای لێ بیتن زیاتر لە چەند جارێک چاپ کرایتەوە لە سەردەمی خۆمە حتا ئاخر جار لە 3 مجەلەدی چاپ کرایە بەڵام هەموویان ئیقرار بەوەی دەکەن کە يعني ئەو تحقیقی شێخ ئەحمەد شاکری ڕەحمەتی خوای لێ بیتن مەدرسەیە حتا هەندێک لە يعني زانيان درنت حقوية أو تحقيق شيخ أحمد شاكر لو كتابي رسالة بتايبة طبعا شيخ أحمد شاكر لبواري أدب لبواري تاريخ مثلا هم تحقيقاتي هي نقبض لبواري أصول فقه كتابي رسالة إمام الشافعي والله تحقيق لو كتابي رسالة تايبة حتى عندك زانيان درن حقوية بكريتا منهجي دكتوراه وماستري يعني منهجي دراساتي عليا باش شوازة عملي طلاب كان أوانيك مثلا طلبي دكتورين يعني طلبي ماسترين فير بكرين ككو كتاب تحقيق تكري بخيندني منهج الشيخ أحمد شاكري بخيندني منهج ولا تحقيقني كتاب رسالة وبالمناسبة كتاب رسالة شي لصار نسخة خطي تحقيق كده كنسخة خطية كبخطي ربيعي كوري سليماني مرادية كطلبة إمام الشافعي رحمة الله أو نسخة خطية كاش 8 زياتر لها 1200 صالي رحمة الله هل مثلا لو ريد منين ومثلا زانان لسردمي خومان ده تاچەند پشت بە تحقیقێکی دروست دەبەستن لەو مەسەلەن بوارانەی کە باز دەکرێن علومی قورئانە تەفسیرە ئوسوڵی تەفسیرە یان ئایا مەسەلەن ئەو ناوەندە لێکۆڵینەوانە تا چەند ئامانجەکەی خۆیان دەپێکن لە لێکۆڵینەوەشی دروست ئەو ناوەندە لێکۆڵینەوانە چێن ئەگەر ناوەکانیان بڵێ یعنی بۆی خوێنەران و بیسەران سودی لێ ببین طبعا لە هەر بوارەشی يعني لە هەر بوارەشی لە بوارەکانی علومی شەرعی طبعا چەند ناوەندێکمان هەیە چەند مەراکیزێکمان هەیە کە
ئەوان تایبەتن بۆ علمێ مەسەلەن مرکز تەفسیرمان هەیە لە ناوەکەی ڕادیارە تایبەتە بە علومی تەفسیری مەسەلەن يعني آخر شت كقدارم خليكن بد يعني دوباره سابقنوي تفسيري ابن جرير الطبري ك يعني وعمل شيء جبار براستي ما شوي تفسير طاهر بن عاشوري بيوستي بدوباره تحقيق النووي هي يعني كتابه كيف دوباره بيوستي بخدمتي هي او لبواري تفسيره لبواري علوم القرآن بهماش يعني اسم مركزكم لخيالني حاليا راستي كي بلا مركز تفسير لبواري علوم قرآنش كتابي زور ساچي هي بلام كتابه كان علوم قرآني مثلا وشي كتابك السيوطي وإمام الزركشي أو كتاباني لبواري كموجودة جهودي شخصية زياتر يعني أو تحقيقات هناك معتمد معروفة يعني كسيك يعني لدي بقارئ بدرسي لكي بهماش مثلا لعلوم حديثي مثلا تندارك مان هي كمعروف بكتابه كان تحقيق شيء مضبوط مثلا دار ابن جوزي للسعودية طبعا دار شيء محترمة نوعا ما كتابي عادة نعلم يعني تزكية ناكين بمطلقي عادة أو كتاباني كاتا استتسابيان كرديا كتابي تساكن لروي تحقيقها بهماشي مركز تأصيل طبعا كان دوم مسيميان زور ريكوبيكا لكتابة كان علومي حديثي بهماشي دار الحديث الكتانية دار البشائر الإسلامية يعني تندارك هي معروفة تحقيق كردني صندارة شيء معروفة بتجارة كردني وجه دار الكتب اللا علمية هكذا أنا أسميها فيعني حسب دارك هذا قردري حسب محققش ده قردري مثلا استعمى لنموني تسابة تجارية كان لبينين نسرايا تاركس تحقيق كديا كتابة شي موسوعة شي قبرية تاركس تحقيق كديا لسبر الكين نسرايا شش کەس پێدا چوویتەوە مثلا دەژبینی تحقیق نەکرایە ینی کوبرێ تەسویر کرایە یان لە شامیلەی دەرهێنرایە قساب کرایە بەڕاستی مەوجودە ئەوان پێ دەڵێم تەڵێیە لە طالب علمی دادنێ زۆر جار کتێبەشی دەبینی مەسەلەن ناوی چەند زانایەکی بارزی لەسەر دانرایە مەسەلەن ئەوە دەکات طالب علمی پێڕادەکێشی مثلا دليل مذيلا بأحكام فلان يعني صححه فلان يعني راجعه فلان طبعا راجعه فلان يشيرتي دانيا دبيني فقير عالم رنجا مقدمة لو كتابين نسيبي يتسابة شتكي هنايتان لو تسابة فقير عندنا فوشتانه يزول زار مثلا هذا دستن بعداناني دست نوسي مثلا رسمي تسان برشي دست نوس دادن إلا مقدمة كي طالب علم مدزاني ودست دست نوسي تحقيق كلا كتابة شي معتمدة والله دبيني يعني كدينا وكتابكي بهزارها تصحيف وتحريف وسقط يعني نصكي واضح نية فمستحيل قراب نوصل هيز نوصل شي خطي بلا ما وتسي له يعني لو راكرني طالب علمي كبارة بونوعة طبعا نبدأ وانا طالب علمي حقيقي دائما بسيابك فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون بيش كريني هر كتابتي يعني دبي تنخالك رتايبكي لكم شت أو محققي كالسري نسلا كسشي معروفة أو زور مهمة سنكسانة كان معروف بتحقيقي حتى على سديم خشمة ناو كان يعني يكو دنيا مثلا أقل بوارش فيمبري مثلا لكتوبة كاني أو يقدر شيء معروفة مثلا لفرمود ناسي مثلا قال لكتوبة كاني أصول حديثي مثلا والبقري بشار عواد معروفة بتحقيقي يعني أقرتش مثلا تحقيقاتها كان يهمي ليك آستينية بلام كسكا يعني زانا شهادي باشي لولتن كابراج متمكنة مثلا لبواري حديثي باسكين عصام موسى هادي شيخ عصام موسى هادي خالشي أردنة سنن 4 كاني طبعا كرديا طبعا كاني زور ريكوبيك فهبوني ناي كسشي وهذا لسر طبعتشي يعني كبري اتمنى قلبي داتيك طبعا كمظبوطة يعني اوان تقديم يعني كردبي له كسشي ديكا نوعا ما سابقي به سر سابقي به بلام كسر مسريا مثلا هذا الكتاب حقق على 10 أصول خطية يعني على 25 أصلا خطيا كتابك بخوي 5 مجلدة يا أخي كتابك 5 مجلدية عند مجلدي استعمل صار بيزنس 25 نسخة خطية تحقيق بكري وراستي يعني طالب علمك استيعابي ووضعك ايدك دزاني او قصانه تجاري يعني كتاب مستحيل يصير 25 نسخة خطية يعني 25 زار مراجعة كريتوها هذا كذا شكيو ويران
يعني عادة أو شتاني كدعاية لسر برجي كتابي دنوس لنابي طالب علم بها بخلته أو كساني كمحققي شن معروفا أجر طالب علم بيويستي بيو دبي لك ساني شارزة مثلا لعلمي فقهي دبي كتابة شي بقري دبي لك ساني شارزة لعلمي فقهي وفرسي لا تفسيري مثلا بها ماشي ولا علومي حديثي بها ماشي حتى تينا كوي لتسابه تجاري باركي خوي صرف بك بهذا البسي باركي پرسیارە شتردا یعنی ئەوە زۆر باوە مثلەن پێویستە خوێنەر چۆن مامەڵە لەگەڵ کتێبەکاندا بکات یعنی بۆ نمونە ڕووداوەش تاریخی دەبیتن پێویستە بگەڕێتەوە سەر کامە کتێب یاخود ئەوە چی ئەدەبیە یعنی بگەڕێتەوە سەر کامە کتێب یعنی ئەوە تا چەند دەبێتە ڕێنمونی لە بابەتی تحقیقی ئەمە شتێکمان هەیە کەسێک کە کتابەشی تحقیق دەکات دەبی شارەزابی لەو علمەی ئەی ناکرێت کابرا مەسەلەن شارەزای لە علومی لوغەی نییە بچی مەسەلەن ئەلفیە ابن مالکی تحقیق بکە یان شەرحی ابن عەقیل لەسەر ئەلفیە تحقیق بکە یان مەسەلەن حاشیەک لەسەر ئەو شروحاتی ئەلفیە نەحوی مەسەلەن تحقیق بکە لەوەی کابرا شارەزای لە علمی نەحوی نییە ناتانی دیراسەی قەولێکی بکە کە لەو شەرحەی هاتێ لەو کتێبەی هاتێ بە هەمان شێوە کەسێک شارەزای لە علومی حەدیثی نییە ناوی خۆی لەو بوارەی بداتن شارەزای لە تەفسیری نییە نابی خۆی لەو بوارەی بدا مثلا کابرایەک دێتن کتێبەشی تحقیق دەکات کتێبەشی تاریخیە ئەو کابرای مثلا لە خوارێ ڕیوایەتەکەی مثلا دێتن بەسەر هاتێکە مثلا دەرێ رواه أبو الفرج الأصفهاني في كتاب الأغاني يعني رواه مثلا ذكره الجاحظ في كتاب الحيوان طبعا كتاب أدبية ئەگەرچ بەسەراتی خەلیفە شتێدابی بەسەراتی زانایە شتێدابی ئەو کتێبانە نابتە بەڵگە لەسەر ڕاستبوونی ئەو بەسەرهاتی وەڵکو هەبوونی بەسەرهات لە کتوبی تاریخیش نابتە بەڵگە لەسەر يعني واقعی بوونی ئەو بەسەرهاتی بەسەرشکێ ینی علومی تاریخ و ئیثباتکردنی ڕیوایەت و باوەتانە ناچینە ناو تەفاسیل بەڵام بەگشتەکەی چییە کەسێک کە مثلا قەولێکی دیتە مثلا شعرێکی دیتە کابراکە لە دوو شعرێکی دەگەڕێ نابی مەسەن لە شعرەکەی لە کتوبی تاریخی بگەڕێ مەسەن شعرێکی متەنەبی مەسەلەن لە مەسەلەن لە دوو شعرێکی دەگەڕ نابی بگەڕێتەوە سەر کتێبێکی مەسەلەن کە لە قەڕنی دووەم نووسرا ئەو هەتا ئێوارە بەحثی لەناو بکا بستە ناو فارسی نابیتەوە شعرەی لەوێندەر لەبەرەوەی ئەسڵەن دەزانی شعرەکە مەسەلەن كابراك لا أو شرحي له بندستي أو كتابك تحقيقي لك هذا قال مثلا أبو الطيب المتنبي أكيد مثلا لا فلان الديوان وفلان الديواني نابين ولا الديواني شعراء زاهي كان بقى ما شيء أواني كمتقدم لا متأخر كان بزحمة ديبية وهكذا كابرا مثلا مسألة شيء تاريخي دقيقة دبي بقرأت وصل كتبي تاريخي كابرا مسألة شيء لغوي دقيقة دبي بقرأت كتبي لغوي بابت فقهية دبي قرأت وصل كتابة معتمدة كان لغة فقهي وهكذا كابرا تواناشين أبو مثلا استعمل عندك لا مثلا أنا ككبار محققين اللي سردمي خوان أجر مثلا كتابش تحقيقا توانا النبي لبوارشي باشش تحقيقي بكسش كلا دسبير ونهايش إثبات ده كان لا سر كتابك مثلا دكتور بشار عواد ككتابش تحقيق كرديا تكميلي تاريخي هوليري ابن مستوفية تحقيق كده باشتراك تحقيقي لقد كسجتها عن بشار عواد بخوي اختصاصي لتاريخية مسالي دكتوراه ماستر لسه تاريخية أقرتش بعلوم حديثي مشهورة يعني دكتور بشار بلان اختصاص خوي تاريخ بلان ككتابش تاريخي تحقيق دقاوش تاريخي ابن مستوفي وتاني تحقيق هناك لو تاريخي ابن مستوفي بري الشعر وبيوستي بقى ساتشي دبي كشعر زاوي لعلوم لغوي بيتن مثلا وزن وقافية شعر كان له تخريز بكا لوي راز بكا لوي تقسيم بكاتن بحوث الشعر كان لو عروزيوه مثلا تخريج الشعر كان بكا أو شعر لكامة ديواني هاتية إكامة شاعرية يعني تحقيق بس أولنية بس دقيقة كويلة دست دوسكي هاتية كوفي بيست بكي بتاني أولنية دبي دراسة نصكي فأقل كابرات واناي مثلا كتابك مؤلفك لتسم بوارش كتابك مثلا حديث الفقه تكره فقه حديثه فهذا بيو كسيك تحقيق دكيان المامي هبي بهردوك فنكي يعني دبي باتسن كسك تحقيق بك والله عزيزان وخوشويستان بخوشحاڵی و مامۆستا سەردەم دەرباس بەشدار دەبێت لەگەڵماندا فەرموو با گوێ بیستی بین.
بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، صلى الله وسلم وبارك على سيد المرسلين نبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ما بعد، بران خوشكانم، السلام عليكم ورحمة الله وبركاته. دوایەوەی کاکە یوسف خوا گەورە جزای خێری داتەوە هەواڵی دامێ دەربارەی بۆدکاستیشی لەو جۆرە، هەرچەندە ساغ بووم بەڵام هیچ بوارم بۆ نەمایەوە ئەوە نەبێ کە لە چەند خولیشیشی کەمدا هەندێک خاڵتان عەرزکەم و دوعای تەوفیق و سەداتتان بۆ بکەم. تاوەکو قسەکانم زۆر درێژ نەبێتەوە، من على السرعە 3 خاڵتان عەرز دەکەم. هەڵبەت گرنگی کتێب و خوێندنەوە و خوێندەواری ئەوە لێتان معلومە و بابەتێکی پان و فراوانە، ئەوە لێ دەگەڕێین. قزەی چاپی کتێب، طەبەعات، چەند ساڵە پێشەستا و کاتی تەمەنم بچووک بوو لە خزمەت مامۆستایەکی بەڕێزدا فەرائیزی شەرحە مەنهەجمان دەخوێند، شەرحی مەنهەج الطلاب، کە لەناو کوردەواریدا هەر بە شەرحە مەنهەج مەشهورە. من طەبعەکەی داری کتوبی علمیەم پێبوو، مامۆستاش طەبعەیەکی دەستنووسی کۆنی دەرکرد کە دیار بوو حاشەی قزڵچی بەسەرەوە بوو. لە دڵی خۆمدا لەبەرەوەی منداڵ بووم پێم وا بوو طەبعەکەی من زۆر شاز و ناوازێ و طەبعەکەی مامۆستاش خراپە. هەر ئەوەندە زەحمەت بوو کە چوینە ناو دەرسەکەەوە بۆم دەرکەوت نەخێر بە پێچەوانەیە طەبعەکەی من نوێرانە، پڕێتی لە هەڵەیەک کە وەک دەڵێ یوخیل بالمعنى ماناکە دەشێوێنێ. هەم طەبعەی کتێبی هەمان دارداری کتوبی علمیەی کفایەت الأخیارم دەستکەوت پاش ئەو مدەیە لە ئەنجامی بەراوردکاری بۆم دەرکەوت بالفعل دووبارە و کتێبەش ئەو طەبعەیەش وێرانە. جا ئەوە ئەگەر لە کتێبی ئەدەبی و لە کتێبی ڕۆمان و لە کتێبی هەتا دوای زۆر کاریگەری نەبێ، لە متونە علمی ڕەسینەکان، لە مەتنە مەتینەکان کاریگەری هەیە و کاریگەری زۆر زیاترە لە کاتێ بابەتەکە پەیوەندی بە حەدیثی نەبەویەوە دەبێ. بەگشتی طالبی عیلم مەفروضە ئاگاداری جۆری طەبعی کتێبەکەی بێ، بە تایبەتیش ئەگەر کتێبەکە پەیوەندی بە فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یا متنیشی فقهی ڕەسینەوە هەبوو. خاڵی دووەم ئەوەی بزانن کە طەبعاتی کتوب چەند جۆرەکەن. جۆریشان دیزاین و شکڵی فاخرە، شازە، ناوازەیە، بەڵام ناوی بۆش و بەتاڵە بێکەڵکە. بەشیان هەم دیزاین و بەرجیشی جوان و ڕێک نییە، هەم ناوەکەشی وێرانە. ئەوە داری کتوبی علمیە و چەند داریشی دیکەش لەو جۆرن. داریشی دیکەیان بەڵە شکڵ و شێوەی زۆر جوان نییە، بەڵام ناوەی ناوازە و شازە بۆ ئەم سەردەمە. وەکو طەبعانەی کە لە بولاق کراون، لە مەطبعەی بولاق کراون و ماونەتەوە، طەبعەکانی مستەفە البابی، بۆ نمونە طەبعەکەی دارالفاروق کە تەصویرە، هی ریسالەی ئیمامی شافعی بە تەحقیقی شێخ ئەحمەد شاکر. وشکر بۆ خوا ئێستا کۆمەڵە داری طەبع هاتوونەتە پێشەوە کە هەم دیزاین و بەرجیان ناوازە و شازە، هەم ناوەڕۆکیشیان طەبعی ڕەسین و چاکن، وەکو داری ابن الجەوزی و دار الضیاء و مؤسسەی ریسالە و ئیلا ئاخریه. دەربارەی مامۆستای بەڕێزیشمان جنابی مامۆستا عومەر، هەرچەند من بە خزمەتیان نەگەیشتوم و نزیکەوە یەکتری ناناسین، ئەمڕۆی متابعەمەوە بۆ صەفحەکەی لە فەیسبووک، پێمان وایە ئینشاءڵڵا ئەهلی ئەوە بێ، دوعای خێری بۆ دەکەین. کۆتا خاڵش کە عەرزتانی بکەم ئەوەیە کە بزانن طەبعە هەموو شت نییە، گرنگی هەیە بە بێگومان، بەڵام طەبعە هەموو شت نییە. بەلید و تەمبەڵێک کە عەزم و ویست و ئیرادەی نییە، هەرچی طەبعەی جوانی دنیا هەیە لە بەردەستی دانەی لا يفلح، وإذا لم تكن حافظا واعيا فجمعك الكتب لا ينفع. لكاتێکدا علەمای کیبار، عوزەما، طەبعی فاخر و شاموا و ئەمانیشیان لەبەردەست نەبووە و قەد ئەدرەک و گەیشتوشن. هەر کەسیش تەماشای دەست و خەتی
شيخ الإسلام ابن تيمية بکە نسخەکەی لە مجموع الفتاوى ئەنجا دەزانێت دەستخەتی خۆش و نسخەی نەفیس و ئەمانە مەرجی تەحصیلی علم و مەرجی گەورە و عەزەمەتی علمەکە نین. بە ئەو بیدعە ناشرینە لامان نەمێنێ کە خاوەن مەکتەبەکان دەڵێن کەسی وا دێتە لامان دەڵێ هەندێک کتێبی جوانمان دەوێ بەبێ ڕەچاوکردنی ناوەڕۆک. کورت و مختصر طبعا گرنگە و بەڵام بەبێ گومان هەوڵ و ویست و ئیرادە و ئیخلاص و صدقی ئێمە لە پێش ئەوەیە. چەند بارە دوعای تەوفیق و سەداتتان بۆ دەکەم. بارك الله فيكم ووفقكم الله. السلام عليكم ورحمة الله وبركاته. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا سەردەمی خۆشەویست کە لەگەڵماندا بەشداری کرد. خی گەورە پاداشتی خێریان بداتەوە. بەڕێزان ئێستاش دێینە سەر تەوەرەی سێیەم کە تێیدا قسە دەکەین لەسەر یانی گفتوگۆ دەکەین لەسەر چاپەکانی کتێب. مەسەلەن مامۆستا عومەر بۆچی دەبێت گرنگی بە چاپەکانی کتێب بدرێت؟ طبعا هەراهۆری ئەمە هەموو باسکرد لەسەر ئەوەیە کە گرنگی بە چاپەکانی کتێبی بدرێت. لەبەرەوەی ئەگەر بێت و ئەتوو بەحسەکی بنووسی، مەسەلەن دەتەوێت لە دوو تەفسیری ئاەتێکی بگەڕێ، دەگەڕێەوە سەر تەبعەکی تیجاری، مەسەلەن تەفسیری ابن کەثیر. تەبعە تیجاریەکە ڕەنگە تەحریفی تێدا بی، ڕەنگە هەندێک ئەقوالی تێدا بی کە ئەسڵەن یەک دوو لاپەڕی نەقز بی ئەو کتێبە. دەگەڕێەوە سەر مەسەلەن تەفسیری ئاەتێکی دەبینی نیو لاپەڕی لەسەر باس کردیە، بەخۆی لە ئەسڵدا مؤەلیف زۆر زیاتری باس کردیە. بەزەو کابرایە کە هاتیە تەبعە تیجاریەکەی کردیە، هەر کۆپی پێست لە شامیلە و لەولای کۆپی پێستی کردیە. یعنی حتا من جێم لێ بوو ینی کە هەندێک لە دووری نەشرەکان لە لوبنان ئەو کەسانێک کە مەسەلەن کتێبە کە تایپینجیان لۆ دەکردن چیان دەکرد، ینی کەسانی هەرزەکانیان دەینە بە پارەی کەم ئیش دەکا، مەسەلەن هەر مەسەلەن ئەوەندە سەعاتە ئەوەندە کتێبە بلو بکە لۆی دەک کابرا نازانیت، ڕەنگە نەقز بکە، ڕەنگە زیاد بکە. فاتو کابرات وەگەر بتەوێ بەحث دەکەی مەسەلەن لەسەر بابەتێک تەفسیریە، یان تەوێ حەدیثێکی دەربینی وزانە حەدیث ئیمامی بوخاری ڕوایەتی کردی یان نا، بۆ لەفزی ڕوایەت کرد، دەگەڕێەوە سەر تەبعەکی تیجاری، دەگەڕێەوە سەر چاپەشی تیجاری، دەبینی وەڵامدەری کاکە من نەمدیتۆ لە صەحیح بوخاری ئەو حەدیثە بوخاری ڕوایەتی نەکردیە، لە بەحسەکەی خۆت ئەوا دەنووسی مع العلم حەدیثەکە مەوجودیشە، بەڵام لە تەبعەکەی تو تەبعەکەی جەنابت مەوجود نییە. بەهەمان شێوە تەفسیرەکە لە تەبعەکەی جەنابت مەوجود نییە، قەولە فقهیەکە لە تەبعە تیجارەکەی جەنابت مەوجود نییە، وهاکەذا یعنی. فلەبەر هەندێ ینی احتیمامدان بە طبعاتی کتابی بابەتەشی زۆر حساسە، بابەتەشی زۆر وردە، خاصەن ئەوەی کە طالبی علمی حەقیقی بیتن زۆر ینی احتیمام بۆ لایەنی دەدات. بەڵێ مامۆستا عومەر چۆن خوێنەر بزانێت کە ئەو کتێبەی دەیکڕێت چاپەشی زانستیە؟ تاوان بە چەند ڕێگایەکی دەزانی. یەک لە ڕێگای ئاسانەکان مەسەلەن اعتیماد بکاتە سەر ئەو بەحسانەی کە نەشر دەکرێت لە مەسەلەن مجەلە علمیە محکەمەکان، ئەو مجەلانەی مەسەلەن لە جامیعەکان بڵاو دەکرێتەوە، مەسەلەن لە قائمەی مەسادیرەکەی دەخینتەوە، مەسەلەن مؤلف دائما دەنووسی مەسەلەن کە گەڕایتەوە سەر مەسەلەن تەفسیری ابن کەثیری، گەڕایتەوە سەر کامە چاپی. فبەو نوعی ئەو کابرایە دەزانی ئەو چاپە معتەمەدە لەبەرەوەی لە زیاتر لە چەند بەحسێکی ئەو چاپەی دیتیە. یان بە هەمان شێوە مەسەلەن چاپەکە زۆر مەشهورە لەکن زانایان متەداوەلە، یان شتێک کە متەداوەل بی لە بینی زانایان لە بینی باحثەکان، ئەگەر چش ڕەنگە ئاخر دەرەجەی تەحقیقی باش نەبیتن، بەڵام شتێکی مەقبولە بە شێوازەشی عام دەتوانی ئەتیمادی بکات لەسەری طالب علم. فەوە یەک لە ڕێگایەکانە، ڕێگایەکی ئاسانیشە، یعنی بازانین بە ئەتیمادکردن سەر ئەو بەحثانەی کە نەشر دەکرێت. ڕێگایش کە مەسەلەن متابعی ئەو بەرنامانە بکە کە دائیمەن طبعاتی نوێ و تحقیقاتی نوێ باز دەکات. مەسەلەن دکتۆر عەبدوڵڵا بەتاتی لە بەرنامەی خیزانەی هەیە زیاتر لە 1000 حەلقەی موجودە، مەسەلەن هەر کتێبە کە طبع دەکرێت باز دەکات، باسی لایەنە ئەرێنی و نەرێنیەکانی دەکات، باسی لایەنە پۆزتیڤ و نێگاتیڤەکانی دەکات، یان پرسیار بکات مەسەلەن لە منتەدایاتی منتەدای ئەهلی حەدیث هەیە، منتەدای ئەهلی تەفسیر هەیە، مەسەلەن لەو جایانە پرسیار بکات کەسانی مەسەلەن شارەزاتری لێیە کە لە خۆی شارەزاتر بی لەو علمانە،
جوابی دەدەنەوە یان یان پرسیار لە کەسە شارەزا بکە لە ناو وڵاتی خۆمان مامۆستایەکی شارەزا مەسەلەن دەتوانی بۆ نوعی بزانی کامە چاپ زانستیە تا بیکڕی بەڵام لە حالەتێک ئەگە مەسەلەن لە معرەزە چ کتابیە لە کتێبخانە چییە مطالعە دەکا کتێبەکی دەبینی کو بزانانی ئەو کتێبە زانستیە تاان ئەگەر کتێبەکە مؤلیفەکەی معاصر بی لە ژیانما بێ عادەتەن مشکلەی نییە لەبەرەوەی تحقیق ناکری ئەو بەخۆی مؤلیفەکە و نووسیتی و ئاسانترە نەوعاً ما ئەگەر ناویش خطوراتی خۆی هەیە گە تەبعەکەی شەرعی نەبی دزیاری بی مەسەلەن نەقص و زیاد و کەمی تدابی ئەوەندە گشکالیاتی هەیە بەڵام ئەگەر مەسەلەن کتێبەکە کتێبەکی قەدیم بی ینی زانایەکی پێشین بیتن کو بزانی تەبعاً ئەو ڕێگای قەدیم تازە هەواسم کرد تەماشای مەسەلەن ناوی محققەکەی بکە کەسێکی معروفە یا کەسێکی غێر معروفە مثلا وەکو بازم هەندێک معنی محققێ کە معروفن بە تحقیقاتی باشیان هەیە هەندێک کەسانیش مەسەلەن هەیە معروفن بە تحقیقاتی گەندە ڕاستە ناویان زۆر هەیە لەسەر کتوبی شەرعی مەسەلەن بەڵام کەسانی تیجارینە محققی تیجارینە ئەوەشمان هەیە ینی تحقیقی تیجاریشمان هەیە ڕەنگە پێ عەنتیکە بێت و بەس برێت سەلۆ نمونە ئەمە هەیتمان نووسیتی شێخ محەممەد ناصرالدین ئەلبانی تحقیق کردیە بەڵام مەسەلەن بەحیاتی نابینی مەسەلەن تحقیق کردبی لە کتێبەکەی معروفە ئەو کتێبانەی کە شێخ ناصر تحقیق کردی معروفە مەسەلەن هەیە درای تەپاڵی زۆرینەی درای تەپاڵی تیزاری زۆرینەی درای تەپاڵی و زائیدەن مەجموعەتش هەنە کە خۆیان بە تەڵەبەی شێخ ناصری دادنێت کتێبێکی زۆر تەبع دەکەن کتێبەکانیش ینی جهودی غەیری خۆیتیان ینی ئەو مەجموعەیەش هەنە ینی لە محققین کە ینی ئەو باوەتانیان هەیە ینی حەزم لێ نییە ناوی کەس بینین ئێستا نەوتە باوەتی نەوزڕاندن و ئەوانە ئەگەنا کەسانەکە لە بۆ نوعینە مەسەلەن هەموو ساڵێ دوو کتابی دەردەکات کابرا خۆت ستوانەیە چی ینی ئەوە کتێبی تحقیق بکە ئەکید بە ینی جهودی غەیری خۆیتی یەک لە بابەتەکان یەک لەو شتانە گەزەنی باش بێن ینی بەو شێوازەی نییە کە باز دەکرێت ینی دەبی طالب علم ئاگای لە ناوی محققەکەی بیتن دووەم تەماشای ناو کتابەکەی بکە شوێنێکی مەسەلەن هەڕەمەکی هەر بژێریتن مطالعەی بکە بۆ نمونە شتێکی تریشمانێ مەسەلەن جۆرەکانی پەڕ شامۆیە کرێمە مەسەلەن ئێستا هەندێک کەسەی ئێستا لێرە فێڵی دەکاتن نازانی کە فێڵی کردیە سەر بۆ نمونە کتێبی دەفرۆشی بە شامۆ بەڵام لە ئەسڵدا پەڕەکەی کرێمە لە جاهلی لە جەهالەتی ینی بائعەکەی لە جەهالەتی کابرای کتوبیەکەیە و کابرای کە کتێب فرۆشە ڕەنگە نەزانیتن فەرقی بەینی ئەو شتانە چییە بەس ینی ناوعیەتی پەڕی بڕیار نادا لەسەر ناوعیەتی تحقیق ینی ڕەنگە کتابەکە پەڕی سپیبی پەڕی هەرزانە خراپەکە بی بەڵام محققەکەی لە کیباری محققین بی ڕەنگیشە کتێبە کتێبیتن بە ئاخیر ینی فەخامە طەبع کراوی جلد و نەرم و پەڕی زەرد و بەڵکو ڕەنگە پەڕی بۆنداریش بی بەڵام محققەکەی گەندەترین محقق بیتن وەکو جەودەتی کتاب بڕیار نادرێت سەر تحقیقی بەس دەبی طالب علم مەسەلەن چەندجەیەکی هەڕەمەکی هەر بژێری لە بیدایەتی کتێبەکەی لە ناوەڕاست و لە کۆتاییەکەی دەست بە مطالعە بکە بەلای کەمی یەک دوو وەرەقەی مطالعە بکە ئەگەر هەستەچی نەقدی هەبی لۆی دەردەکەوی کە ئەو کتێبە تحقیقەکی باش کرایان باش نەکرا دەبینی زۆر کتێب هەیە لە بیدایەتەکەی مەسەلەن حاشیە و تەخریج و شتی زۆر لەسەرە بەڵام کە دەگەی ئاخیرەکەی کەم دەبتەوە هەتا نامینی ئەو معنای چییە؟ معنای ئەوە تەبعا شتی جاریە کە حاشیە لە کۆتایی کتێبی نەما معقول نییە کابرا لە بیدایەتی مەسەلەن حەدیثێکی تەخریج کردی یا شتێکی باس معقول نییە لە پشتەوە حەدیثێک نەبی تەخریجی بکەی قەولێک نەبێت و عەزوی بکەی لەو مەصدەرەچی ینی هەندێک شت هەیە دەبی طالب علم هەست بەو بابەتەی بکە ینی ئەوە نییە کابرا یەک دوو مەخطوطەی دانابیتن لەسەر پەڕەکەی لەسەر بەرگەکەی نووسی بیتن تحقیقم کردی لەسەر 4-5 ئەسڵی خەڵتی تاوا طالب علم یەکسەر پێ هەڵخەڵەتێت خوێنەر زۆر جار گلەی ئەوەی دەکات مەسەلەن کە ئەمە دەڵێن ئەو کتێبە تیجاریان نەمەکردن کتێبی چاپی زانستی بکردن کاکە گرانە بە من ناکردرێ ئایا ئەو گرانیە دەکەویتە ئەستۆی چاپخانەکە یاخود ئەو کتێبخانەی کە کتێبەکە دەفرۆشیتن بەخوا شتەکە مشتەڕەکە ینی هەڵە تێگەشتنەکەیە هەڵە تێگەشتنەکەی ئەکی تاانە کتێبێکە تحقیق نەکرێ با پێت برێ
ئەو کەسەی کە محققە هەر دەستی بە تحقیقنی کتێبەشەکەم شت دەبی بەپێی توانە چەند دەست نووس هەیە لە دنیای خڕی بکاتەوە. مەسەلەن کتابێکی وەکی مەسەلەن کتابێکی مەشهورم پێ برۆش تەفسیری ابن کەثیری، ئەوە لە هەر وڵاتێکی بچی ئیلا مەخطوطاتی هەیە. ئەو کەسەی کە دەیەوێت مەسەلەن ئەو هەموو دەست نووسەی خڕکاتەوە تەسویر بکاتن ئەکی بە مەسرەفێکی زۆر دەکات. ینی مەسەلەن هەندێک جامیعاتی ئەوروپی هەیە، هەندێک مەخطوطاتیان هەیە، ینی هەر پەڕە مەسەلەن بە $1 بە $2 لەو 7 کیلۆ تەسویر دەکات. وەتو بینە پێش چاو دەگە کتابێک مەسەلەن 2 مجەلەد 3 مجەلەد بی ڕەنگە سەرووی 1000 لاپەڕەی بیتن، وە کابرا سەرووی $1000 لێ سەرف دەکات، زاریوە دەگاتە $10,000. فاو کابرای مەصرف دەکات تا کتابەکەی تحقیق دەکات. ئەوە نییە تەنها بچی اعتیماد کاتە سەر شامیل و شتی لابەلا، ئەو دەیەوێت نەسەکەی بە خاوێنی بە پاچی لۆت بینتەوە لە سەرچاوە سەرچیەکەی کە دەست نووسەکانە. ئەو دەست نووسانەش پارەی لێ سەرف دەکات تا پێیان دەگات ئەوجا ئایا بە کڕین بی ئایا بە تەسویرکردین با شێوازێک بی. و زائیدەن لە کاتی تحقیقی ئەو کابرای پێویستی بە سەرچاوەیە، کابرای کە محققە، ئەو سەرچاوانش پارەی لێ سەرف دەکات. ینی کابرا مەسەلەن کتابەشی لە تەفسیری مەسەلەن تحقیق دەکات، ڕەنگە پێویستی بە تەفسیریت کەژوی وەکو یارمەتی دەر لە کاتی تحقیقی، ڕەنگە قەولەکەویتن لە دەست نووسەکان واضح نەبی، لە کتێبیت کە باس کرابی واضحتر. فا کابرا مەصرفێکی زۆر دەکات، ماندبوونێکی زۆریش دەکات، ماندبوونەکەمان باس نەکردیە. فاوانە هەمووی وە دەکاتن کابرا مەسەلەن پارەی گرانتر دایات سەر ئەو کتێبەی کە تحقیق کرا. زائیدەن ئەو چاپەی کە دەشکا، مەسەلەن کتابە کە چاپ کرایە ماندبوونی لەسەر کرایە، فەرقێک کە کتابە مەسەلەن وەرەقەشی ئەتیادی هەرزان تەنک لەسەری تەبع دەکرێت. یعنی وەرەقە هەیە ڕەنگە پاشی 10 ساڵی زەر دەبیتن بۆ گەن دەبی ڕتوبە لێ دەدا، وەرەقەش هەیە تا 100 ساڵی کە دەبینێتەوە چ خۆی. فینی طالب علم دەبی احتیمام بە بلایانە نەبدا، ینی هەموو کتابە کە سعی گران بەبێ هۆکار نییە. بەڵام لە هەمان کاتژدا ینی هەندێک جار استقلالکردن هەیە. استقلالکردنەکەش یعنی من وای دەبینم هەندێک جار لە چاپخانەکانە، هەندێک جاریش لە کتێبفرۆشەکانە. ئەنا من زۆر جار دیتم بەداخەوە ینی کە ماڕازێکی کتابی دادەنرێتن، ماڕازی کتاب لەوەی دادەنرێت کە خەڵک استیفادەی بکە، خەڵک زیاتر بخینەوە، زیاتر کتێبی بکڕی. کابرایەکی تازر هەر دەستی مەسەلەن دەبینی کە کتێبێک تازە هاتە بازاڕی تازە دەرچووە، هەرزانیشە دەچی زوو خۆی دەگەین تا وەچی لە سەرچیەکەی 20 نسخەی هەیە هەر 20 لێ دەکڕی، هەڵی دەگریتن تانۆ لە بابەتی احتیکاریش هەری دەگریتن، هەتا پاشی ماڕەزی پاشی مانگی 2 مانگ ئەوجە لە پێیجەکانی سۆشەل میدیا عەرزی دەکاتن بەسەرکی گرانتر. فەوە بابەتی احتیکارە بەڕاستی بابەتەکە ئەوە دەکا گران دەکات لەسەر طالب علمی. فەو مشکلاتانە هەیە، ینی زۆر جار هەیە بابەتی تیجارەت کە دێتە مۆزوعەکەی تێک دەدا. وەکو باسم کرد ینی کتابە کە تحقیق کرایە مەصرفی لێکرایە، ماندبوونی لەسەر کرایە، ئەکید شتێکی زۆر طبیعیە، زۆر ئاساییە کە نرخی گرانتربی لە چاپەکی تیجاری. ئەنجا بالفعل یعنی ئەمیش لەو پێشانگای ڕابردوو ئەوەی سلێمانیش تووشی ئەو شتەی بوومە، یعنی چەند جارێک لە کتێبەشی چوم لە جێیەکی بوو کە چوومەوە لۆی نەمابوو، دیتم لە جێشکە، بەڵام تقریبان 7,000 هات بۆ سەرێ لە جێیەکەی دیکە. طبعا کتێبخانەکەش کوردی بوو، خۆماوە. فشتەی واقعە و ئاگداری لە واقعی، بەڵام لقد أسمعت لو ناديت حيا لكن لا حياة لمن تنادي. ولی ئەوە دوا پرسیار بوو، خی گەورە پاداشتی مامۆستا عومەر بداتەوە بۆ پێشکەشکردنی ئەو پۆدکاستە و میوانێکی عزیزمان بوو، خی گەورە لێی ڕازیبی و دەمانەوێت دواوتەی لێوەرگرین سەبارەت بەو بەرنامانە و کار و ئامانجەکانمان لە ڕاستبار ئەو چۆن هەڵدەسەنگێنی. وڵام دەست خۆشتان لێ دەکەم کە ماندووبوونەشی بەڕاستی جێی پەنجەتان دیارە لە بڵاوکردنەوەی هۆشیاری، چ لە بواری زانستی بی، چ لە بواری شەرعی بی، چ لە بواری پەروەردەیی بی. ئەم سوپاستان دەکەم، دەستان خۆش بیتن، بەردەوام بن و ینی هەر شتێکی بەمە بکرێتن ئەمە لە خەزمەت داینە و ینی مامۆستایانشمان تان و سوودیان لێ بگەین. مامۆستای چاک چاکمان هەیە لە کوردستان و دەروی کوردستانی شتێکی ئاساییە کە سوودیان لێبینن کە ئەو تەجروبەیە دەوڵەمەندەی کە لە وڵاتانی دەورا پشتمان هەیە زۆر بە ئاسانی دەتانوە وەرە تاچی گەنجی کوردی موسڵمان بکەن کە بە ئاسانی بگەنە ئەو سەرچاوانە و ئیسفادەیان لێ بکەن. بارەکە الله فیکم. بەڵێ بەڕێزان لێرە داهاتینە کۆتایی پۆدکاستەکەمان
تا پۆدکاستی ژمارە 3 خواتان لەگەڵ.